ئازیزانی من سڵاوتان دەبێت. ئەزانن گەورەترین ململانی مرۆڤ لەم سەردەمی جەنجاڵیە چییە؟ ئەوەیە کە هەر چەندێک پێشکەوێت و بچێتە ناو دنیای ترند و تەکنەلۆژیاوە ڕەسەنایەتی خۆی لە دەستنێت. بۆ ئەمە بەستە ئەمڕۆ میوانێکمان هێناوە کە هەم پسپۆڕێکی زۆر بەتوانایە لە بواری مەقامی کوردیە هەم لە ڕووی تەکنەلۆژیا و ئەندازیاریشەوە دەستێکی باڵای هەیە. کاک محەممەدی ئازیز لە لامان میوانە یەخوا بەخێربێ. زۆر سوپاس هێوار بژین سوپاس بۆ ڤارکاست کە دیسانەوە هەلێکی وای بۆ دروستکردم کەوتوانم خشتێکی تر لەسەر هوەری و زانستی هوەری دەنگبێژ و مۆسیقا هەڵچینەوە. یەخوا بەخێربێ. با پرسیارەکەم بۆ دەست پێ بکەم. تۆ ئەندازیارێکی ماشەڵڵا شارەزایت. لەلایەکەوە ئەندازیاری خۆتە زانی هەمووی وردەکاری و ژمارە و لە لای شتریشەوە مەقام بێژ کە هەمووی سۆز و ناڵە و هەست و ئەحساسە. چۆن ئەم دوانە لە ناوێکا کۆبوونەتەوە؟ هەر شتێک لەو بوونیەتانی کە لە ناو ئەم هەساریە ئەیبینی لە کۆتاییە کۆمەڵێک شتی زۆر وردن لە تەنیشتی یەکادانراون بۆ تەشتێک. بۆ نمونە تۆ سەیری مەسەلەن توخمێکی وەکو ئاوکە کۆمەڵێک شتی ورتر لەو کە ئێشت و ئۆیە لەویش ورتر بۆ نمونە مەسافەی ترش و توخمەکان و لەویش ورتن ئەچێتە قاڵبی کوارگەکانەوە لەویش ورتر ئەچێتە ئەمان هەمووی بەیەکەوە ئەنەی کۆمەڵێک ژمارن وەم ژمارانە ئەیانگەێنێت بۆی کەچی دروست بێت تەڕی دروست بێ. بۆیە بۆ هەموو بوونیەتەکانی تریژ وایە سەریکی خانوو بکە خانوو وەکو خانووی بینی وایە بەس پێکاتی خانوو بلۆکە چیمەتەوە هەمووی ژمارەیە پێکاتی بلۆک سێرکە لە شوێنی خۆیان زیخە چیمەتەسێ ینی هەمووی وردەکارێکی تایەکە بۆ ئەوە ئاسن من ئەندازیاری کە زۆر هاوکارم بوو بۆی تێبگەم لە وردەکاریە زۆر وردە جەنجاڵیە تەنانەت لە تێگەیشتن لە سۆزەکان لە ڕێگەی ئەو وردەکاریە ژماریانەی کە تایەتی. بەڵام بابەتەکە چۆنە هەست پێکردنە ئیتر تۆ بە میتۆدێک هەست پێەکەی کەسێکی ترە و میتۆدەی نەدۆزێتەوە. فیلمی ڕەزا مارمێلکە هەیە ڕێگەکانی گەشتن ماڵی خوا زۆرن سوبحان اللهەوەی من ژمارەیە جوانە یەخوار سەرکەوتوبی. کاک محەممەد زیاتر وەکو ئیلهام لە چێوە وەرەگری یان گوێگری چیت زیاتر ئەوەی کە زۆری سفادت لێ کردبێ بۆ خۆت؟ ئوستادانی من مامۆستا سڵاح داودەکە موسیقژەنی بووم مامۆستا شکور خەیات کە 13 ساڵ لەگەڵیا بووم 6 ساڵ موسیقام بۆ ژەنی و هەرچیەکی وت بێت و خوێندی بێتی من لێم وەرگرتووە واکو خۆی بە تەبعی ئەنی ڕێک کۆپی پێست لێم وەرگرتووە. وەکو تریش لە ئوستادانی پێشەوە مامۆستا حوسێن عەلی مامۆستا حەمید کۆترە من مامۆستا حەمەد درێژ باوکی مامۆستا عومەر درێژی ئێستا کە ژار مقامبێژە مامۆستا عەلی مەردانی مەزن ئوستادی ئوستادانی تەواوی هونەرمەندانی کورد لە هەر چوار پارچی کوردستان مامۆستا مەردان زۆر وەستا بۆ لە خوێندنە. ئەمانە وەکو مقامات من لەم ئوستادانەوە شتم وەرگرتووە زۆریش بە تایبەت لەنایەنە مامۆستا سڵاح داودە زۆر بە ئیلهامەکانی واترتر لەش بوو. زۆر باشە. ئەی هەرەمەوێ لەو چوارچەوەیە یەک پرسیاری تر بکەم. ڕازیکردنی کەسێک بە نەخشەیەکی ئەندازیاری قورسترە یان ئەوەی کە گوێگرێک بە مەقامێکی قورس ڕازیکەیت؟ بابەتی مقام بەبراورد بە بابەتی با بڵێن ئەو خەلیتەی کەوتمان بە حکمیەوەی کە لەوانەیە لێکچوویەکە بێت لە هینەکانە و هەر یەکە و هەڵی جیازی خۆی هەبێت ئەم بە گوێ ڕازیە بێت و بە چاو. بەڵام کێشەی مقام شتێکە کێشەی مقام دەستکاریکردنی تیانە یعنی مەزیاسای بۆ دانراوە یاسایە مەسەن بۆمە تۆ سەیری شێوازە خوێندێکی وەکو قەتاری جەبارەکان کە قەتاری جەبارەکان لە بڕگەی پێنجەمە درێژکردنەوەیکی مەسەن ئارێک ڕاگازم ئەمە یاسایە ئەمە یاسایە جەباری وای خوێنێ بەڵام تەکیەکان بۆ تۆ ناتوانین لادەی لەمە ئەوە یاسایە تەواو بەبراورد بە بەزر بوومە ئەندەسە وەکو شتێکی لاستیکیە ستانداردێکە خاتە پێش دەستت ئەڵێ کاکەگیان 1 2 3 4 5 6 ئەمە خەلیتێ. بەڵام ژنێک دێڵێت تۆ چوزانی مەتبەخ لەکوێدانرێ من لە مەتبەخایشم کردووە بەس لە مقامەوە نییە لە مقامات یاسایەکەیە تۆ بێ فۆڵی ئەو بابەتە بکەوی تەنها جاروە هەیە لە کێشانی خەلیتەیەکە بابەتی کۆمیدی ئەزمموی 9 ساڵی هەندەسەی من نەخرێتە ژێر پرسیارەوە ژنێک قەرارەدا لەسەرەوەی ئەو ژوورە خەوە لەوە غەڵەتە بابەتە لەوانەیە بە نسبەتی ئەندازیاری و ئەندازیاری قورسرە زۆر قورس بابەتە مقامەکە تۆ کۆمەڵی ڕقەماتە بە شوێنی بکەیت و
ئەنجامی بێ لەوە لامەیە و تەواوی تر ڕێچکەی خۆی وەرەگرێت تاوا هەروایە وەکو پێ ناخۆشبوونێکیش پێم ناخۆشم قسەیەکەم بەڵام بەگشتی کە باسی مەقامات دەکرێت من فۆکەسم لەسەر چینی گەنجە زیاتر کە لای گەنجێک باسی مەقاماتەکەی ئەڵێ هی کۆنە و هی شیوەن و پیرەمێرد و ئەمانەیە و هی جیلی پێشترە غەڵەت یان خەلەل لە چیایە خەلەل لەوەیە کە نەتوانراوە مەقامێکی باش بخرێتە بەرگوێی بیسەر یان چ شتێکی تر هەیە لەم مەجالەیە تامان زۆر فڕەڕەهاندە بابەتەکە یەکشت نییە مەسەنەن نەبوونی ئەکادیمیایەکی تەواو زانستی ڕەسەن بۆ گەیاندنی بابەتەکان ڕێک وەکو خۆی ئەکادیمیاکانی کورد بە تەواوی زانکۆکانەوە کە ئێستا لە بەردەستمانایە بە قسمی هەندەسەکەی منیشەوە نەستەلۆژیایەکی فاکتەرێکمان لە بەردەستانیە بۆ گەیشتن بە دەقیقی نەستەلۆژیاکە نیمانە کێشەی گەورەیت لەوە گەورەتر بابەتی ڕاگەاندنە ئێستا بۆ ئەوەی کە عیلەکان پەروەردە بکەی لە ڕێگەی چوە پەروەردەیەکی لە تەلەڤیزیۆن لە قوتابخانە زیاتر ڕاگەاندن کارەکە بۆ ئەوی کامشتانە بۆ نمونە ئەوەنەی ڕێگە هەیە بۆ کەسێکی ناهونەرمەند بێتە پێشەوە شتەکانی خۆی بخاتە بەردەستی ئەو خەڵکە ئەو نە ڕێگە نییە بۆ منەکان ئەمە یەکێکە لە خەلالە لە هەر زۆر زۆر گەورەکان ینی فاکتەرەکان یەک لایەنە نییە دوور و درێژ ئەبینی ئەشکالمان هەیە لەو بابەتەیە بە تایبەت نەبوونی ناوەندی بیت کوا ماڵی مقامی کوا لە کووردە بۆ ئێستا 15 بنکەی مقامات نییە لە ناو کوردستانە کوا یعنی ئایا هەر بنکەیەک لەو بنکانە تۆ ماڵانی 2 ملیۆنێکی بۆ سەرفکەی بۆ ئوستازەکانی ناوی کە ئیشەکانی پێ بنە ڕێەوە هینوە قورسە ئەی ئەگەر قورس نییە ئەی خێرە بۆ کەسێکی تر هەیە لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندێکی ناهونەرمەند کە جگە لەوەی هونەرمەندە لەگەڵ ڕێزما و قسەیەکەم مۆدێلیشە بۆ نمونە ئاساییە بۆ 50 دەفتەر سەرفەکرێ بدرێتە ڕەنجێک کە لێکەوتەیەکی فەرانگیش نییە لە دوای 2 ساڵ دوای ڕەنجەکە فرۆشێ و تایوەتی و 50 دەفتەرەکەی چی لێتێ بەڵام بۆ ناوەندێکی مقامات 2 ملیۆن نییە بۆی ئوستادەکان دەرسی تیابتەنەوە خەڵێکی گەورەیە ئەچیت ئەمە کارە ساتە فاکتەرەکان زۆر زۆرن ینی ئەگەر بێ زۆر قورسە لە ناو ئینسان تەحملی ناگە کاتێکە زۆر بیری لێ بکاتەوە ینی بەسافی زۆر ناخۆشی تایە بەداخەوە ئەم ڕێچکەیە کە تۆ گرتوتە دەبەر مەقامی ڕەسەنی کوردی هەر ئاوا بە زینوی بهێڵیتەوە تەبەن ئەمە ئەو پەڕی فەخرە کە منوەکو کوردێک شانازی پێوەکەم دڵنی ڕەسەنی کورد بچێتە واشنگتن ئەمە خۆی لە خۆیان ئەبێ ڕۆژانە باسکرێتەوە ئەم ڕێچکەی کە تۆ گرتوتە مەترسیە یان چۆن بڵێم جۆرێکە لە ئەوتوانی با بڵێم ئەگەر ستایلێکی پۆبیان ئاسایی هەڵبژێریت یان هەڵە بژاردایە زووتر بە ناوبانگە بووی زووتر بە زۆر شتە گەیشتیت ئەمەی کە تۆ ئێستا لەسەر ئەم ڕێچکەیت وەکو شانازیە یان قوربانیە تەمان ئینسان هەر شتێکەکە زۆر گرنگە بزانێ بۆ چیەکە ئەچیت هونەر بۆ من توخمی پاراستنی نەتەوەکەمە ناوانی شبابە کەسابەتی شبابە من ڕۆژانە 600 گرەکاریشم بۆ پێویست بەیش نیە من پێویست بەمادە نییە لە هونەرە هەی چی بەڵام تێگەیشتم ڕۆژانە بینای بیسقات دروستکەم وەکەوەی کە ئێستا لە ئێرانە هەیە بە ساڕوخێ ڕوخێ بەس فەرهەنگ بۆ ناڕوخێ دەی برا ئەمە چ تەکەسە ئەوەی کە وا ئەکایمە بمێنینەوە چییە یەک جۆری هونەرە تۆ ئەهێڵێت و باشە ئەماوە ئێمە شتێکمان وڵاو بوویەوە مەسەن هەڵپەرکەی سۆسکەی بۆ خەڵزۆری فێسەری بۆ چی و جوڵێ لە زۆری جوان لە تابلۆ چوو بۆ چون ئەمە ڕەسە نەکاک خەڵک نەستۆلۆژیای DNA هەیە لەگەڵ بابەتەکانە مەسەن کاتێک ئینسانێک بەرشتێکەکەوێت دقی قزانێ مە ڕەسەنە کەواتە شتی ڕەسەن پارێزەرە من وا ئەزانم کاری لێکەوتەی فەرهەنگی بەقەدەر لێکەوتەی کەرەستە جەنگیەکان بە زیاتریشەوە لێکەوتێ بۆیە من کاتێک کە مقام هەڵە بژێرم من ئەزانم لە ناو تەواوی و دەستنووسانە و تەناو تەواوی ئەو متحەفانەی کە بۆی ڕۆیشتوم لە ناویانە متحەفەکانی وەکو نیویۆرک متحەفەکانی وەکو قوستەنتینیە متحەفەکانی وەکو عوسمانی و سەفەیەکان دەستنووسم دۆزیوەتەوە من ئەزانم کە کورچی هەیە من ئەزانم ئەوەی کە من بینیوە من ئەزانم کورچی هەیە
دەیان مقامی سەربڕاوی ئەنفالکراومان هەیە جێماوە لە کتێبە عەرەبیەکانە ناوێکی تری بۆ دانراوە و کراوەتە بەرگی بۆیە من ئەوە قسەی من نییە کاتێکە مقام وەکو کەرەستەیەکی پارێزەر هەڵە بژێرم بۆی نەتەوەکەمی پێ پارێزم ئەوەیە کە لە ڕاستیە ئەمانگەێنێ بەوەی ئایا کەرکووک خاکی کێیە ئەمانگەێنێ بەوەی ئایا لە ڕاستیە ئایا هەر بەڕاستی ئەمە لە ڕۆحێکی ناسیۆنالیزمی و کاری لەسەر ناگەمەم قسەیە باشە هەر بەڕاستی عراقی عەرەبەکانە باش ئەوە قسەی من نییە وەستا عەدنان خۆیڵێ خۆی عەرەبە خۆیڵێ خاکی کلدان و ئاشور و کورد و تەواوی نەتەوەکایدا ئەو من نیم ئەی بەڵگە بۆ شتانە چێت تۆ سەیری مقاماتی عەرەبیک ئێمە مقامێکمانەیە بە ناوی گوڵگوڵی ئەوە ویستم ئەو پرسیارە بکەم باش بۆ مقامی گوڵگوڵی باشە لە بەرامبەریا چیمانەیە مخالفمانەیە پیرمان بێمە سۆزی هۆرەمانەیە هەر دەقیق گوڵگوڵیە لە دەستنووسەکانە خۆی ئەڵێ ئەمە مقامی گوڵگوڵیە هی کوردێمە مخالفمان لەسەری داڕشتووە باش ئەی بۆ پراوێز خراون چی بکەین بۆی بگەڕێتەوە سەر کورد کاکە تۆ پێویستەکان ناوەندەکانت فێر بکرێن زانست چییە کابرا دکتۆرای هەیە نازانێت زانست چییە زۆر من لە خەتەریاتێکی زۆر گەورەین یانی مەسەرەن تۆ کەسێکی بینی دکتۆرای هەیە پێی بڵێ ساوندۆلۆجی چییە ئەڵێ مەدرسەی دووەمی باخە مەدرسەی دووەمی باخ چییە مەدرسەی دووەمی باخ بۆ نمونە فڵان مەقتەعە ئەمە چی ڕۆڵێکی هەیە بۆ گەیاندنی ناوی کورد بە جیهان تا دوو دیتێڵە ڕوا لەگەڵ تا ئەکەوێ ئەی چی بکەین وڵا نازم چیەکەی تۆ کاکە تۆ دکتۆرایی ئەوە چیەکەی لەوێ دانیشتیتە لە ڕاستیایە ما بێژین ئابێ خوارۆ بێ خوارە باوەجیان ئەلەوێ دانیشە ئیشی تۆ نییە ئەمە ئیشی تۆ نییە ئەمە مۆسیقای کوردیە کە لە ناو دەستنووسە عالێمەکانە گوڵگوڵیت هەیە لاوکت هەیە عومەر گوڵەت هەیە بەختیارت هەیە باجەڵانت هەیە کە عەشرەتێکی کووردە دەستنووسە عەرەبیەکان خۆیان کەوتون لە ناو نیوەرکە باسی مەلاوەلی کفریمان بووەکەن ئادەی لە 5 ساڵی تەخەڕوجی تەلەبەی قسمی مۆسیقایە بڵێ مەلاوەلی کێ نایناسی مەسەلەن ئەوە تۆی باسی حاجی مەسەن حاجی سەعیدت بووەکە بە ئاشکرا کوردێکی فەیلیە لە نیوەرک باسی ئەم بەقام بێژە گەورەیەمان بۆکە ئادی بزا کورد کێی ناسی ئەی کێ بێ ئیش لە سەرۆ بکاکە مەسەلەن ئەم دەسووسانە کۆ بکە کوا ناوەندێک باشە ئەوەنە نەوتی کردەبانیا سوستانی تۆ چێکەی بۆیە من کاتێکە خەلەلەکان ئەزانم و ئەزانم تەواوی ئەو مواسسە پەروەردانەی کە هەیە لە تەواوی کوردستانە هەرچەنە ئێمە ئوستازی زۆر خۆشەویستمانەیە لە مەرتەبە جیاوازەکانی شاهادە کاک هەردی مەجید کاک بەڵێن کاک بەشدار ماوە دکتۆر گۆران کامل کەمانە زۆر دڵسۆزن زۆر بە دڵسۆزانە کارەکەن مامەسای گەورە مامەسان خڕداغی ئوستازی هەمومانە بەسن بۆ منە ئوستازانی تریش ئەو هەوڵانی تریش کە دراوە کاک ئامانجغازی دکتۆرای هەیە مامۆستا ڕەوف کە هەوڵی باش دراوە بەڵام ئەو بەس نییە کاکە 4 بە 5,000 بێ ئەخکەی بەرامبەرە تۆ 5,000 خەریکی شتێک بێ 4 کەس خەریکی شتێک بێ لە ڕاستیە ئەم چوارەی کە خەریکی ئەم شتەیە زۆر ڕەسەنە خۆ دەنگی ڕەسەن زیاترەگا لەوەی کە هەروەکەوەی کە ئێستا من منە بۆنم نەبا تێستێ بکەین من ئەم خاوکەرەتان بۆڵێم ئاری قوڕاگا زماریایی سوازەکە قەتار قەومیەل خاوکەرایایی وای دۆسەن سوازاڵا وایسی با بمرم کە لەم وەجۆشە نایڕایی ئەمە دانێن لە شوێنێکە گیان ئەمە دانن لە شوێنێکە بڕۆن بەراوردیکەن بە پۆپێ خۆشە هیچ نییە دانیشتین بۆ خۆمە تێگەم ئەگەر بینەری نەگەیشتە سەروی پەنجاکەی حەقتان بێ حەقی بە منەوە نییە محەممەد گەرمیانی نییە ڕەسەنایەتیەکە ئەدوێت ئەمە ڕەسەنەکەی ئەمە ئەمانگەێنێ بەشتە ڕەسەنەک ئەمە خۆی لە ڕازی ئەمێ بۆیە ئەوان ئەگەر 5,000 کەسیش خەریکی ئەولابن یەک کەس خەریکی ئەولابێ لە ڕاستیە قودرەتەکە چون قودرەتێکی تەواو پڕی زادەی خاکەکەیە ئەو مەعاناتەی کە لە کووردا هەیە وەکو خۆی ئەیگەێنێ بە باش بە خراپ بە ئازار بە نامەتی بە خۆشی بەشای بە هەموو شتێک چون ڕەسەنە زادەی خاکەکەیە تۆ تێیەکەی بەڵام ئەو هەوڵی ئەو چونکە هەوڵێکی مۆدێرنێتەی ترێندانێ تەمان غەربی لە پەسا کاپیتالزم بە بازارکردنی مۆسیقا بۆ دەراوردنی پارە لە ڕازیام ئەمە دوو هەوڵی زۆر جیاواز و تەمەن کورتیشە تەمەنی عمری ناڕوا بۆ چون زادەی خاکەکە نییە
لەم خاکە لە دایک نەبووە ینی بەرهەمی زادەی ئینسانێکی ناو خاکەکە نییە لە دەرەوە هاوریاوە وەڵقوڵاوی ناخیژ نییە بۆیە ناتوانێت معاناتی میلەتەکەش بخۆی من ئەمە وەکو پرسیارێک لەلام دروست دەبێت ئەم مەسلەی مەقامات و ڕەسەنایەتیە هەز ناکەی ئێمە گەوهرێکمان لە ناو مەقەبایەکە شاردوێتەوە نەک لە ناو مقەبایەکە خزمانە تەنەکەیەک فڕەمان داوەتەوە چەمەوە زۆر خەتە هەر تو شاردنەوە نەفڕەدان فڕەتدا لەورا تۆ بنەچەی گشت مقاماتی فارسەیکە با سەیریکەین کاک ئەربرا ئاخر یعنی ماقول نییە حەوت شاری هاتیە برا ئەی هاوار با ئێمە دوور مەڕۆین مانگو خۆری هاتیە وشەکە سۆمەریە یعنی وشەکە سۆمەریە برا تەرزی هاتیە ئەخە تەرز چیەکانە ناو فارزە مقامێکی یارسانیە بۆ خاتری پێغەمبەر مەسەلەن ئەی کە تۆ نایکەی ئەوەی کە ئەچی دوایە هەر ئەوە نەحسابە تەزدیق کریا و خراوە ناوبووینەوە لەسەر کی حسابە تاوە بێتە مورکی ئەو تۆ ئیمساڵ نایکەی ساڵێتتر نایکەی 4 ساڵتر دواکەویت تەوە ئەوە کە دواکەوتی تۆ لێوە لە باتیەوەی خەڵک فێریکەیکە من نەمتووە مۆسیقای غەرب خراپە بۆ خۆی باشە بەڵام ئێژم لێکەوتەی پاراستنی نەتەوەکەم بە بۆنەی تایتانکۆ چییە؟ دەیچێ دەیسە من شەو ڕۆژ لێیا دانیشم بە ئۆکسترایەکۆ تایتانێک لێدەم ئادەی بێزەحمەد ئەو لێکەوتانەی کەوا بە من گەشت دەی بیگەێنە وەکو خۆی بۆم بژمێرە هەفتە براکەم ساڵێک بۆ تۆ بڕۆ راپۆرتێکم بۆ بێنە بە شێوازێکی زانستی کە مقنع بێ هەرچی سێکتەرێک و فاکتەرێک هەڵبژێری بۆ ئەوەی کە بابەتەکەتی پێ هەڵبژێری بایۆلۆژیایە ساوندۆلۆجیە چزانم هەرچیەک بڕۆ دانیەک هەڵبژێرە وەکو میتۆت ساڵێکی تر هاتی تۆ دەپەڕم بۆ بنووسە لەسەر ئەوەی کە لێکەوتەی باشی بۆ کورد چییە تایتانێک نەموتە خراپە بۆ خۆی باشە مراقم نییە بۆ خۆی باشە من خۆم 5 ساڵ پێش ئێستا تەمرینەکانم لەسەر مەدرسەی کلاسیکە کرد بۆ لەبەر ئەوەی ئێمە هیچ مەدرسەیەکمان نییە لەسەری بڕۆین بەڵام نیمانە بە نووسرا و نیمانە ئایا هەل لە ڕاستیشان نییە چۆن نییە ناخەیە ئەی ئیشی لەسەر نەکراوە ئەی چۆن ئەوە تا منەوە تا خەریکی مشی تا قسەکەی توێ فڕێدراوە فڕێدراوەتە حتا دەست بگرێ فڕێدراوە ئەو نەزڕەی خەڵک کە بۆ مەقام هەیەی بەغەڵەت تێگەیشتووە لێرەوە لە ڤارکاستەوە ئەتەوە چۆن ڕاستیکەیتەوە هەست ئەەکەی خەڵک لە چی شتێک بەغەڵەت تێگەیشتووە لە مەقامە و پراوێز خراوە طبعاً مقام هەر بریتی نییە لەوەی کە تۆ گوێت لە سۆزێک و چێژەکە بێ هاوار و ناڵەی میلەتێکە 5,000 ساڵ تەنها ناڵەیەک نییە بۆ ناخۆشی ئێمە بۆ هەموو شتێک شتیتە یعنی ئەمانە هەمووی کۆدە من باسی کۆمەڵێک ئیدیۆمت بووەکەم لە ناو مقامادا زۆر سەیرە پێ سەیرەکەین چێکە مقام تەنها بریتی نییە لەوەی دەنگێکی خۆشی بێ بەگوێە لە ڕێگەی مقامەوە چیرۆکەکان پارێزراون چۆن سێدەوان مەزەن بۆ منە کە ئەو ئەڵێ مەزەن ئەو بەهارە چ بەهارێکە لە مندا دێ و شەش پەڕوو گوڵاڵە سوورۆگەزیزە و لەسەر خەبری سێدەوان ئای کەس نەبوو باە لە بای مەکەی مکەڕەمێوە هەموو چیرۆکەی ئەگێڕێتەوە کە سێدەوان بەدەستی باوکی کوژراوە چیرۆکی کوشتنی باوکی بەدەستی باوکی مەلەکوانم مرد دەنگێم نەکرد نەچیروانم دەنگم نەکرد ئەرێ هۆ سێدەوان قوڕی گەرمێن و کوێستانێ بەسەرێ خۆوەکە باوکی تەمەن گەرێکی دیبێژێ من لە دەستم دەرچووە تەمانەتێ ئەچێتە چیە دانێکیان سەکتەی دڵدانێکیان مەسەرەن هینەکات دانێکیان مار پێوەی دادانێکیان سەکتی دڵ دانێکی لە شار کەواتام چیرۆکەکە بۆ جێڕێتەوە هەم چێژ بەگوێش ئەگەێن ڕیشی جوانی زەردی سێدەوان لە پەسای و خۆرەی مانگەشەوەی کە لێدا ئەی لە وەسفە پێی وایە کەمە بزنەکێویە دەنگ لە دەسیوەتێک لە خوێنی خۆیدا دەگەوزێ ئەوە تا بە ئالی داسنی ئەرە هۆ ڕۆڵەدار تەرمێکم بۆ بێنن تەرمی سێدەواوانم لە چایە بۆ بێنم ئەویشم بۆ بدەن لە قەتارێکا کە مەلەکوان و نێچیروان چیرۆکێکت بۆ گەڕێت هەرەوە نییە تۆ قسە بکەی مەزە ئەڵڵا چی خۆشە نییە کاکە چیرۆکی گێڕانەوەی مەرگەساتێکی کوردیە یعنی ئێمە ئەگەر بمانەوێ شینگێڕی کورد بنووسینەوە پێویستمان بە مقامە ئەوە شینگێڕیە پێوەی بەرەنگار بوونەوەی عوسمانەکانت گەرەکە شاکرۆ بڕۆسەری شاکرۆکە چیرۆکی تایە کە چۆن بەرەنگاری بوونت بەزن ئەتوێ داسانی قەڵایش لەوێ خەڵکە ناسی داسنیەکان کێن لەوێ تێگەی داسن کێ
مەزەن ئەوەی کە هەمەی گەردارێک خوێنێتەوە بۆ تەڵێشی ئەڵێ لە بەرینی های لە چیاکەدا تو لە ڕێیەکی لێ ئەگەر عەرەبە سوارێک پێدا تێتە بەڕێ و تێ ناپەڕێ بەردەڵانێکە دەستە چەپی چیایەکە مەحکومە هۆزێکی لێ سێ داسنین بە قەومایەتی دەشتنەوە سەر برادۆستی کەواتە برادۆستیەکان و سێ داسنیەکان قەومن لە ڕێگەی چی وەمە فێرەبی مقام یعنی ئەگەر ئەو مقامە نەبێت تۆ چوزانی داسنی و کە ئەمانە لە ڕاستیە زۆر زووترەگاتە جوو سنووری ژەبڕێت وانە داسنیەکان لەکوێ لە ڕۆژەڵات کە یەزیدین یەزیدیەکان چێکن لە دۆ کێستا کەواتە تێگە یەزیدیەکان لەکوێ قەومن ئەمە یەکێک لە تۆ سەیری بەرەیەکی ترکە دەستەواژت بۆ پارێزێ باشە ئیدیۆمت بۆ پارێزێ مەسەرنیمە ئیدیۆمانەیە بۆ منە ئەمە ئیدیۆمە ئەو هایە ئیدیۆمە ئیدیۆمە بۆ ناڵە ئیدیۆمە بۆ مەسەن بۆ من چیرێکی باپیرمتان بۆکەم مەسەن باپیرم ئەتوت کاکەوە ماڵی کا حەسەن لەو بەرە مناڵەکانیان شەڕیان کردووە دیسانەوە شەڕیان کردو بابەمەی وتی ها ڕاپۆرتە یەک ڕاپۆرتی قسەیە ئەمە جاری یەکەم نییە دووەم نییە مەسەرانە تێگەیشتم مەسەرەن ئەتوت باپیرەوە ئەوە وەڵا فەرمانی برام ئەمڕۆ لە مەکتەب کاتی وەرگرتووە ناجح بووە ئەمە ڕاپۆرتە تێگەیشتم ئەم ڕاپۆرتە ئیدیۆمە یعنی مەسەن بۆ منە تۆڵی کاگڕامیار لە بەرنمەکەی ئەنجامێکی زۆر باشمانە بوو بەس دیتە لە بەرنمەکەی ئەنجامێکی زۆر خراومانە بوو ئەم ئیدیۆمانە بە تەواوەتی لە ناو مقاماتە دەست دەکەوێت کەواتە ئێمە کە سەرەتاترین دەنگەکانی کووردە سەرەتاترین دەنگەکانی سەر ئەم هەسارەیە مەسەرەن بەسینیەکیش بڵێ ئەو تێگاکە تۆ پێت کەواتە تۆ بقامات هەر ئەوە نەشتێک نییە مەسەرەن تۆ وەڵڵاهیکە ئەو محەممەد گەرمیانی دەیە چاکیەیە کورە محەممەد گەرمیانی خەریکە من دەنگم ناوێت 5,000 میلەتێکت مەسجەکەمەوێت 5,000 ساڵی میلەتێکە گەڕێنینەوە ئێمە وا خەریکین چیرۆکی 5,000 ساڵی میلەتێکە گەینێژین کاکە ئامەسە بێن سیر ئەمە بکەن وازەوە بێرن لەوەی کابرادە خۆشە خۆشەرتە بەزن تۆ بۆ هەموو شتێک کۆیسە قورعان خوێنێک پێویستەکە دەنگی خۆش بێ ئینجیل خوێنێک پێویستەکە دەنگی خۆش بێ مەسەن بۆ منە ئاوێستا خوێنێک پێویستەکە دەنگی خۆ کەڵام خوێنێکی یارزان پێویستەکە تەمورۆژەن بێ دەنگیشی چاک بێ کاک هەروایە ڕاستە خۆشترە دەنگێک بە دەنگی خۆشەوە بچێ بە گوێچکەمانە تا بە دەنگی ناخۆ بەڵام بیرتان بێ پێشەوەی دەنگی خۆش بێ باگراوندەکەی باش باگراوندەکەی کابراک ناو بازارە بیری دوو لە ڕووداوەتی وەڵا کا محەممەد تۆ جمێنێشی پێ بدەیەر خۆشە کاکە تۆ دەنگەکەی لات خۆشە ئەگینا خۆی لە ڕاستیە ئەوەی کە من ئێژم چیرۆکە چیرۆکێکی دوور و درێژ لە مەسافەی کوردیە من گەرەکمە بێژم وازدەوە بێرم ئەوەی کە مقامتان لە شوێنێکا دانیشتووە داناوە کە پێگەکەی پێگەیەکی زۆر تەنها لە مەسافەی چێژگەرایی یاداتان ناوە بۆ ئەوەی بزانین کورد چییە وەکەوەی کە مامۆستاانی هەمەڕەش لە کتێبەکانەسیدی کورد چییە ئەبێ بچی سەی مقامکەی بۆ بزانی کورد چییە لەوێ دەستەواژەی زمانە کۆنەکانە دۆزیتەوە ئیدیۆمە دۆزیتەوە چیرۆکە دۆزیتەوە دەنگە دۆزیتەوە ساوندۆلۆجیە دۆزیتەوە بۆی دکتۆرای پێبێنی ئەوانەی کە حەزیانە لە دکتۆرا بێن با بڕە ساوندۆلۆژی دەمە دیاریکە ئەو بابەتەی کە تۆ باسیەکەیت مۆزوعی جوانە وروژان ئەو گوێگرانی کە گوێت لێ ئەگرن ئەوانەی کە ئەگاتە گوێن چەندیان وەکو مەقام گوێ لێگرن چەندێک توانیوانە ئیسفادە لەو باگراوندەی کورد بکەن لە ڕێگەی مەقامەکانی تۆ طبعا هەر یەکە لە پەنجەرەیەکەوە سەیرەکە کۆک وتم پەنجەرەی مقام پەنجەک پەنجەرە نییە ئێستا بۆچی خاوکەرێکە خوێنی 100 ساڵ عمرێتی ئای بۆ بەرهەمێک دروستەکەی هەفتەیە لە دایکە بێ و ئەمرێت و خواحافیزتەوە بۆ چونکە فرە ڕەهەند نییە بابەتی هونەری مقام لەبەرەوەی فرە ڕەهەندە هەر کەسە و بە شێوازێ خۆی تیابینێتەوە کاکە کەپڵەکەت لێت عاجزە بۆ تێگوێ لێ بگری نەهامەتی تەیە بۆ تێگوێ لێ بگری دڵت خۆشە بۆ تێگوێ لێ بگری کوردت بەلاوە گرنگە بۆ تێگوێ لێ بگری بە دوای زمانە ئاگەڕێ بۆ تێگوێ لێ بە دوای دەنگسازی ئاگەڕێ بۆ تێگوێ لێ بگری ئەوەی کە بە خەیاڵ زۆر فرە ڕەهەندە هەموو شتێکی هاتیە کە هەموو شتێکی هاتیە ئیتر ئەو کاتە گوێگرەکانم ئەبێتە گوێگرێکی فرە ڕەهەند عمومەن عامەتەن بەگشتی لە ئێستەیە ڕێژە زۆرەکەی چێژگەرایە لە مەسافەی چێژا گوێ لێگرێ بەڵام لە ناو چێژگەراکانیشا خەڵک ئەزانێ ئەمە توخمێکی زۆر ڕەسەنە بۆ پاراستنی
فەرهەنگ من حەزەکەم لەم بارکاستەوە ئەوانەی کە گوێگرن لە توێژگەراییان زیاتر ئەبدێتێک وەرگن توخمەکە وەرگن لەگەڵ ئەم وەشانەمان بۆیە خەینە ساحەکەەوە بۆی کە من نەڕاستی نەبێت بە مجامەلە کە جەنابت و نمونە کەمەکانی وەکتووە بینم ینی تۆزێ وەکو ئیدیۆمەکەی جەنابەوتە هەستەکەم هوەری ڕەسەنی کوردی لە دەستێکی ئەمینایە هێشتا ینی شتێک نەماوە زۆر لی بترسین یەخوار سەرکەوتوبی کاکە محەممەد باسێکی ئەمریکان بۆ بکە لەوێ سەلماندت کە هوەری ڕەسەن پاسپۆرتە چاوە زۆر میمە هوەری ڕەسەن پاسپۆرت ئەهاوتم تۆ بیناگانە ڕوخێن بەس فەرەنگ ناڕۆخێ بیناشت نەبێ زەویشت نەبێ فەرەنگەر ماوە تەمان من لەگەڵ تیبی مۆسیقای کەرکوو کاوە کاتە ڕۆشتین و بانکراین و بەیەکەوە و ماوەزە عومەری خۆشەوی لێرە سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە کە سەرۆکی گروپەکەمان بۆ کاتە چووکە ملاقاتی فراوانی هەبوو لە ئەو هەموو کۆکردنەوەی ئەم هەموو گەنجانەیە کە هەمومان براوە کە سوکاری ڕەفیقی یەک بووین بەڵامی تر کە پێکمان زۆر بەزووی ئەو نامانی بەیەکەوە ڕۆشتین بۆیە و من هەمیشە وەکوتم من هوەرم وەکو پاراستنیەک هێشتووەتەوە لە دووتێی هەموو مقامێکە گەرەکمە کردەیەکی دیبلۆماسی بکەم چۆن من لە دووتێی خاوکەرێکە وتم 1970,000 ئەنفالمانێ لەلایەن سەدامەوە جنۆساید کراوە یعنی من خاوکەر بە قەڵەم و وەرەقەیەک ئەبینم کە لە دووتەیە شت بگەڕێتەوە و هەرواش بوو ئەوە بوو کە وای کرد کە بووین بە ڕەفیقی زاڵمە ئەوی کاک زاڵمای مسەر زاڵمای خەنیزاد و تویتی کرد لەسەرم و بە تایبەت و پەیوەندێکی وەهامان دروست بوو لەگەڵێکە کە تام کۆتانش بەیەکەوە قسەمانە کرد و ماڵیاوە بێکە هەندێک علاقاتی زۆر جدی بۆ ئەوەی کە بتوانم بچمە کۆشکی سپی و مارک ببینم کە و کاتە بابێژێنە ستێت پرزنتەر بوو کە جێگری ترامپ دۆناڵد ترامپ بوو بتوانم کە کۆمەڵی خەڵک هەیە ببینم و دیسانەوە ڕوویەکی تری کورد نیشان بدەم و هەر ئەوش بەڕاستی کۆمەڵێکینی لەسەر من داوتی تۆ هونەرمەندی هاتی وێرە تۆ خەریکی شتێکی تری باشە ئەوان وەکو توێژگەراییەکە توێژیان لێبینی یان پرسیاری باگراوندەکەشیانە کرد تەقەکانیانە کرد تەعاان کاتێک کە ئەووتی تۆ تەنها هونەرمەندێک نیت من زانیم ئەو پیاەکە توانێت بخوێنێت ماناکەی تێگەیشتەوە گەشت مەسەرەوەڵێکا کە تۆ هاتووی خەریکی شتێکی تری ئەوە تا تۆ خەریکی لۆبی دیبلۆماسی تۆ سینەمات بۆ هێناوی نەمە تەنیا و گۆرانی وتن و مەقام نییە ئەمە نییە تۆ هاتووی شتێک گەیان هێناوە مەسەرەن دوای باسمان کردوتمان وتی سەدام حوسێن چی کردو ئەو کەی سەدام حوسێن مەسەرەن وتمەوە مەسەرەن کڵ ئەوەنە ئەوەنە جینۆساید بای سەدام حوسێن لەوەنە بۆەوەنە ئیتر تەمەنێت بە زمانی خۆیان چون خۆ لە کوردی حاڵی نایە بە تایبەت گەرمیانێکە خوب ئەو خەڵکی زمانی لە گەرمیانێک حاڵی نابێت بەخۆت بێماینەکانیشی هاشتە من ژێرنووسم کرد ژێرنووشیسم کرد بۆی کە بەچاکە برادێک وتی وەڵی وتم بۆ قورآانم کوڕاگەر ئەنگلیزیەکەیشی وەکو گەرمیانەکە بێەوە ئەوش تێ نەگەشتووە مارک هەر نەیوت بێ باو کەڕ من باشم لە زمە قسەکردنی زمانە 4 زمان باشم بە تایبەت زمانی ئینگلیزی لەبەرەوەی کە دیراسم بە ئینگلیزی بۆوانە ئیتر هەر بە زمانی خۆیان تێم گەیاند کە ئێمە نەتەوەیەکین کە فەرەنگی زۆر بەرزمانەیە هەندێک پێشنیاریشم بۆی کردوتم ئەتوانین بەیەکەوە مۆسیقای ناوچەکە بنووسینەوە و بەیەکەوە لەگەڵێکا فەند وەرگری نەگەر پێت خۆش بوو کاری تیا بکەین تەمەنێ بێت تۆ کەسانە پاسی بیتێ مەسەن بۆ من زاڵما پێویستەکە پاسی بیتێ بێژە احتیادیە فڵان نەتەوەی تێ ناکەین چکە و شکالی دوور و درێژی نەتەوەی لەگەڵ کۆمەدە حەزەکەی فڵان نەتەوەشی تێ ناکەین تۆ بێ پاسی بیتێ بۆی پاس باتێ هەروە وەڵای من ماوەیە سەرمەکرد وانڕۆنی و کریستیانو رۆناڵدۆ لەگەڵێکا قسەیان نەبوو لە ماسنجەر یارێکە زۆر ناخۆش بشکە لە هجووما پاساتیان ناکە قسەیان لەگەڵێکاتە تۆ بێ پاسی بیتێ بۆی پاسی بیتێ بۆی پاست بداتێت تۆ پاسی دابێت گۆڵکە من هەرەوە نەحسابە لە ناو کۆشکی سپیا پاسم پێدرا قسە بکەم خۆم زانیم چی بڵێم پێم وا بوو پەیامەکەش زۆر باش ڕۆیش ئەوەنە باش ڕۆیش نزیک چۆن نزیکەی 7 ملیۆن بینەر کاکە 7 ملیۆن خۆمی کورد نییە تا ئێستا هیچ دەرەنجامێکی هەبوو ئەو پاساتە بەڵێ بۆ بانکردنمان بۆ ئسپانیا بانکردنمان بۆ فەڕەنسا بانکردمان بۆ ئەوەنە بۆ ئەو دەستخنە ناو دەستیەکە بۆ نووسینەوەی
هوەری بۆ بەشێکی بڵێ بۆ بەشێکی زۆر باش کۆمەڵێک فەندی زۆر سەرەتایی پێدام بۆ ئەو سەرەتاییە بۆ من زۆرە ئەوەی کە بۆی کردم سەراحەتن بڵێم ئەوەی کە بۆی کردم حکومەتی کوردی بۆی نەکردم کە من مناڵێکی دەشتی گەرمیانم هەڵ نەکەنراوم 16 کەس منفالە 4 شارم پێکراوە بە ئاوارەی 2 شەڕی داعشم دیوە حکومەتی کوردی بۆی نەکردم سەراحەتن کە من مناڵێکی ڕەسەنی گەرمیانم کاڵێم بۆی نەکردم وەکو حکومەت تێگەم بەڵام کابراایەکی دوورە دەسی ئەو شوێنە تەب ئەن ئەویش ئیشی پێمە من بەدڵنیایی و حاڵیم لەوەی کاتێکە کۆمەڵە کارمەند تێرێتە منتیقەکە ئیشی چیان پێەکە کارمەدی خۆشی تێنەوە بۆی لەوانەشە من کۆمەڵە شتێک مەجبورم کە بیکشێنمەوە لە وتن لێرەیە بکشێنمەوە لە وتن لێرە هەمووی باس نەکەم بەڵام عمومەن باش بوو بۆ میسفادەی هەبووە باش بووە مەسە دوایە وەسکا کە تۆ پەرلەمانی بریتانیا بانگەشت بۆ فەڕەنسا بۆ ئیسپانیا لە پایچی بان فەخرا خۆش وانە چکە تۆ ئەتی نەتەوەکە وەکو بووکێکی گیان هوەری نەتەوەکە وەکو بووکێکی گیانە گەڕێنی بەناو عالەمە پێما بێمە دەستکەوتێکی زۆر باش هەلەیەشەوە دەسم کەوت من ئەگەر ئەوێ نەبووە دەسم ناکەوت ملاقاتم بۆ دروزم کیمهام ناسی خەڵکی یابانە ئەو ئەو ئەندامی جینۆسایدی عالەمیە منەوم لە ناسایە مەسەرەن نەمەتوانین دەسم بکاتەوەی کە بە بەردەوام راپۆرتیان بەبێ بڵم کاکە 5,000 هەڵەبجەمانەیە و تامامی سلسلەیەک بۆ بەدوای یەکە هاتووە هەموو ئەو لۆبیەی کە من دەسم کەوت لە ڕێگەی هوەرەوە هەر ئەوەیە کە هوەر وەکو توخمێکی دیبلۆماسی پاراستنی نەتەوەکەم بەکارتێرم و ئەمەش ئیشی منە لە ڕاستیە من محەممەد گەرمیانی سێرم مەکەن وەکو هوەر بە هەموو تەمەندان من نبینن لە لاپ میوزیکە بە هەموو تەمەندان نازانم بۆ خۆشی خۆم ڕۆم گوێ لە کەسێ بگرم بە هەموو تەمەندان نبینن من لایڤ میوزیک بکەم بە هەموو تەمەندان من نبینن من هوەر بۆ بزنس و بۆ براندینگ و بۆ هین بەکاربێنم بەڵام هوەر لای من لۆبیکی دیبلۆماسیە توخمێکی پاراستنی نەتەوەکەیە وەکو یەک نەوەوی دەنگیتێ لای من وایە لای ئێمەش وایە فەخریشی پێوەکەین هەر باسی ئەو لە گەرمیانەوە خۆمان هەمومان شایدین کە گەرمیان بەناو چکارە ساتێکی مێژووی یا تێپەڕیوە ئیسراحەتی خۆرگرە قەت هەبووە مەقامێک لە چوارچێوەی گەرمیانە بڵێ بەسەر گەرمیانە بڵێ بەس هەستە پێکردوێت لە جیاتی مەقام لە جیاتی دەربڕین گریابیت تەمان لەم خورشیدیە خیرا بڵێ هەمان و حاڵەتم بۆ ڕوویدا کاتێکە شێوازە خوێندنێکەکەیتە خزمەتی مۆسیقای شینگێڕیوە ئەو حاڵەتە ڕۆدا مەسەن مۆسیقای کورد بۆ مۆسیقای شینگێڕی زۆرە چون مەسانی هامەتی زۆر دیوە ماهات نامەتی زۆر دیوە خۆتوتنی ئەم ئەخیرە خورشیدێکە کە من و ماوەسە عومەر مۆسیقاکەیمان نووسیەوە بە نۆتمان کرد و هەموو جملەی ناو مۆسیقەکە هەردووکمان هەموو ئامێرە هەوایەکان هەر منم هەموو ئامێرە ژێدارەکان ماوەسە عومەرە باشە دوایش بە گروپی مۆسیقای قەڵاوژێرەوان هەموومان ژەنیەوە ماوەسە نزاری تار بۆی تۆمار کردی ماوەسە نزار زێوێ بۆی تۆمار کردی ماڵێەوە بێ ئەلێ هەمان ئەو حاڵەتە ڕوویدا کەوتە چکە ڕاستەخۆی گێڕانەوەی نەهامەتەکانی کورد بوو ڕێک وەکو خۆی ڕێک وەکو ئەو مەسافە گەرمیانی کە شعرەکەی شعری دەبڕگەیی بوو هەر خۆم نووسی بووم کێشی دەبڕگەی خۆماڵی بوو خۆی قورسیەکە لەوەیە زیاتر دەست پێەکە شارەکەی خۆت بێت و کارە ساتەکە لەسەر گەرمیان بێت و خۆشت مەقام بێژەکەبی چۆن توانی ئەزانی من لەگەڵ ئەو بۆچوونیانیم کاڵێن لە دەرەوە خەڵک تۆ باشترە بینێ نە من خۆم نامۆزوعەکەی بوومە خۆمەزانم چی من تەشەکانم من شەتەکانم بینیوە برادرانەی کامێراکە ئێستا تەسویری بەرنامەکەمان بۆکەن شەتەکان وەکو خۆی بین بۆ لەبەرەی لەگەڵمانە بە تەواوی ئەو ئاستەنگ و لەمپەرانی کە تێ ئەگەر بێتە بەردەمان ئەوان باشتر پێزان کابراایەک لە دەرەوە بەستە نابینێری بەرنامەکەی نازانێت لەم بەرەکان چێ ئەچیت ڕاستە سێتی لایک بۆ گرنگ نییە سێتی لایتینگ و سێتی فلان بۆ گرنگ نییە ئەو لە دەرەوە بەزەی بینێ بۆیە کە من لە ناو شوێنەکەیام من نەزانم نەهامەتەکە چ منە تەمان ڕێک ڕاستەوە خۆ هەر بۆ ئەوە بوو کە ئاماوە خورشید هەزاران ئاما خورشید ڕۆح هەزاران تێکەڵ خاک بیەن جەنوگرە سەلمان شعرەکە شعری جووت سەروای مەسنەویە لەسەر شێوازی کێشی کوردی خۆماڵی منەو شێوازە نووسنانە لە لای مامۆسا مەلا جاسمی خۆشەویست مامۆستا کاران عوسمان کاکەسایی بە دەرەجەیەک ئەمانە شاعیری زۆر چاکی منتیقەکەمانن زۆر مامۆسا جاسم کەلاری یەکێکە لە ئوستادە زۆر باشەکانی شعری کوردی زۆر بە باشی سەر لە شعری کوردی دەرەوە من لەلۆ کۆمەڵێک شتێ فێر بووم بە تایبەت عەڕوزی
کە لە لای ئەو شت فێر بووم ئەودان پیانانم زۆر پێجوانە خەیەمێک تەلەبیکەیت زۆر زۆر بەداخەوە ینی هەرێن کەسە بینیت کاڵە خۆم بابە خۆم نییە خۆت لەکوێ هێناوتە خۆت بەچی ڕابگەی بۆ دانی پیانانی ئیلهامە لە چی وەرگرتووە بۆ دانی پیانانی ئیسفادە لە چی ڕاستیا من ساهی پێی وتم کێشی بڕگە وادا بەشەکرێ بۆ نمونە ئاما ڕۆح خورشید 5 چەند جوانە ئێستا خۆی فێری دقات گەورەترەبی لە بەرچاو هەر لە ڕاستیا خۆی ئەو فێری ئەی من لەکوێ فێر بم ئەرە برا نالی ماوە بڕم بەلای ئەی برا مەحوی ماوە برا لە 1930 لەدایک بووە ماوە بیبینم برا مەولەوی لە 1960 لەدایک ماوە ئەگەم پیا مەولەی بینم ئەی خۆ ئەبێ یەکێک مەرحەلەیەکی بڕی بێ بۆی بزانێ ئەوانە کێ من چم لای ئەوان فێر بم ڕاستە منیش لای ئەوان فێری ئەوە بووم کە شعر چۆن داڕێژێ وە دوایش خۆ تا 60 شعرم هەیە و من شاعر نیم بەڵام هەموو شاعرەکانم بدە لە پێوەری زانستی شعری شعرە کێش و سەروای شعرە پەیامی شعرە جووت سەروا لە ناوڕاستە شت دەرکرد تێک ناچێت کە شعرەوە جوانە بە قسەی مەرحەلەکانە بڕی هەموو ئەو مەراحلانەی کە پێویستە بۆ نووسینی شعر لای ئەوان ئەوە فێربووم شعرەکەی خۆم نووسیم خورشیدی یەکێک بوو لەوە ئاوازانی کە لە مەنتیقە گەرمیانە بە سێ شێوازە خوێنرێ خورشید مەولا خورشیدی ئارایش کێکێک لە خوێندنەکانی نەکیسا لەوش مەنتیقا لە ناو خوسرەوی پەروێز کە نووسەران کۆمەڵێک نووسەر باسی اینی کردووە باسی بابەت خسرەوی کردووە خسرەوی ینی خاسڕە ینی خاص فەرمانڕەوە باش فەرمانڕەوە ینی تقریبا واکە پەروێز لە ناو ئین ئەوە خورشید ئارایشی خوێنەوە دقیق خورشیدیم هێنا دەنگەکانیم دیاری کرد و دقیق کردمە ئەو چیرۆکەی کە بینیوتان دوای لەگەڵ کاک بەرزان و جەماعەت تا بێکەوە سیناریۆکمان بدەنە بەشێک لە سیناریۆکەمان بڕی وتمان نەکوا منەسەنە خۆم کە سوکاریان فانم مەڵام وتم نەکوا دڵیان بریندار بێ باڵەبانم لە ناو خۆڵەوە دەرەکردن کلیپەکەش یان خۆمان لەگەڵێکا دامانە چون زادەی منتیقەکە و ناوچەکە و ڕوحی کوردی خۆمان و بینەرێکی زۆر باشیە بوو خوا بەزیابێ سەردەمەکە سەردەمی سۆشیال میدیا و تەکنۆلۆژیا و ئینتەرنێتە پێت وایە بە بڕوای تۆ مەقام ئەگەر بە مۆدێرن بکرێ ڕۆحیەتەکەی نامرێت بۆ ئەوەی زیاتر سنوور ببڕێ بە مۆدێرنکردنی مقام تۆزێک کێشەیە چون لەو ڕقەتەبێت لە پایەکان دابیت لە ڕقەمەکان لابێ مەسەرەن تۆ پێتەڵێ 1 2 3 4 5 6 سێ لابە ئەی چۆن باز دەم لە 2 بۆ 4 بە مۆدێرنکردن پێویستی بۆ لابردنە هەیە تۆ کاتێک یاسای مۆدێرن جێبەجێەکەی یەکسەر ئەبێ بیل لە شتێکەکەی بیکەیتەوە زانی هەموو ئەو مەسافانەی کە پۆست مۆدرنی دیموکراتی مۆدرنی دیموکراتی خۆی گلۆبالیزمی دیموکراتی گلۆبالیزمی مۆدێرنا هەموو ئەم سیستەمانە کێشیان چیە؟ کێشیان ئەوەیە کە کاتێ ناسنامەیەکە داتە دەستۆ ناسنامەکەی خۆتی لە پشتەوە لێت سندی ئاگات لێ نییە زۆر خەتەرامە مەسەلەن بۆ نمونە دێتە ناو ژوورەکانی ماڵۆ هۆڵ تێکەڵ بە متبەخەکە پرایڤیسی نایڵێ دێوەخانت نامێنێ پێوت کوردیەوەخانی نەوێنێت چۆن کوردیعی دێوەخان و پارچەیەشی لێ کردەوە تۆ مەسەلەن بۆ نمونە دوو لە ڕووتان تاالێت و ئەوانە دێنێتە ژوورەوە دادام و بابام دوو ئینسان لە ژیانی ئێمە یاز دادا و بابای من داپیرە و باپیرە بەداخەوە هیچ کامێن نەماون یاڕەبی خۆڕەفیانکە سلام دیاخۆم بەڵام هەردووکیان لە مۆزوعی معنەوەیاتی کوردبوونی منە دوو مدەڕعی گەورە بوون خۆ ئەوەیان مابوو وەنەی تۆزێکیان مابوو لەم پیر بوون بەڵام هەردانەیەک لەوانەیەک بە قەدەر دوو مدەڕع دەنگیانات چون ڕەسەن بوون زۆر ڕەسەن بابام قسەیەکی کرد زۆر بوو بەجێی تێبینیم تام پیاەکی ئاینی بوو تەلەڤیزیۆن دەرکەری مدەڕس بوو دوو لە ڕوتاوەتی تەوالێت شوێنی ئەو جڕ و جانەوەرانەیە کە ئاین باسێکە وتی کە تۆی هێنی دەژورۆ ڕاستەوخۆ گێژاو تێنی دەژورۆ جا قسەیەکی کرد زۆر بەخۆت بوو وتی لەو ڕۆژەی تەوالێت و سەحیا داتێتەوە ژووری خەوی ژن و پیاوە کێشە زۆرە زۆر جوانە بیرمە کردەوە مت ئەی لەوە خۆ ئەو هەموو کێشەیەمان هەیە خۆ لەو ڕۆژەی وە ئەمە ڕوویداوە ئەوە ڕووەدا خۆ ئەگەر ئەوەش نەبێ زۆر سەیرە کاتێک کە هەردووکیان هاوتەری بن من حاڵی حەزر بیری لە یەکەمەوە ینی شەڕ زۆر بووە
تازە ئەگەر ئەمە بیتە دەریشوە شەڕ هەر ناگۆڕێ. زۆرە بەڵام خۆ زۆر سەیرە لەگەڵ هێنانە ژوورەوەکە یا شەڕەکە زۆر بووە ئەشێخ ڕێک دقیق مەبەستیەوە نەبوو بێ آه. بەڵام بۆ تازە بوو. شێوازە ئامە کە هێنایان تەواو. غەرب تێکەڵی ئێرە بوو بۆ شێوازە بۆ ستایلانە بزەوە تەواوە ڕاستە ئێستا کە بیری لەکەی تۆ ئەم قسە مەسەن ئەویت ماقول نییە تۆ لە پانتاییەکە کە نانەخۆی سەحیاتیش هە لەوێ بێ مەسەن بیرەکەی تۆ خۆ ئەمە لە لاحی فەرەنگیوە زۆر تەواوە زۆر تەواوە تۆ واز لە جیهان بێرەکە مەزەنە تازە من کەس ڕێستۆرانتێک دروستەکەمە بێ سێتێک سەحیاتیشی تیاابێ واز لەوان هەمووی بێرە مەزن قاعەیەک دروستەکەی بێ حەمامی تیاابێت چیژی ڕاضە شوێنێک جیم بۆ دروست واز لە هەموومانە بێنە بەڵام لە کۆتاییە هاوتەریبی هات نەژوورەوەکان کێشە زیادی کردو بابام ڕاستەکە بزەبت ڕاست ئەگەر بە سوتفەش بێ سوتفەیەکی جوانە بزەبت مەسەن بۆ منە تۆ سیرەکەی پرایڤیسی نێشت پرایڤیسی نێشت ئێمە دەستکاری کرد بۆ ئێستا هیچ خانێکی ئێستا لە هیچ خانێکی کوردی جاران ناچێت لە بەروی بەبێ ئەوەی خەوەرمان هەبێ هەموو شتێکی دەستکاری کرد ئەمە بۆچیش ڕاستە بۆ جلیش ڕاستە بۆ شێوازی ناتوانم ئێستا بەمەوە بچمە زانکۆ ناتوان بەمەوە بچمە داوام لە هەموو فلتەر کراوە مەسەن وای کرد تۆ بۆی کە بچیتە ژوورۆ دیار نیت کوردی یا کورد نەبی ئەی مەزەن چیتە کۆبوونەوەیەک 20 کەس دانیشتۆ باشە ئەبێ قسە بکەم زا کوردی یا کورد نەبی شاید جاری واشەیە کە قسەژەکەی هەر دیار نییە کە کوردی یا کوردی ئامەزن مەسافە مۆدێرنێتە زۆر خراپە شتێکی داوە پێت ئاوا سەیرەکەی نازانی چییە هەر چیەکەیشتی لێ دەرناچێ مەچین دەتەوەیە دیار نییە ئەوەی خۆتیشی لێ سندێتەوە ئەوەی خۆتت نەما ڕۆی شتە زەقەکەشی لێ سەنویتەوە نیە بڵێ شتێکی لاوە بێت بۆیە مۆدررنێتی کاتێک کە فڕێدێتە ناو شوێنی ڕەسەنا مۆدررنێتی تەبیعاتی ئەدابتشنی زۆر قرسە زۆر بە قورسی ئەدابتشنەکە خۆ گونجاندن زۆر بە قورسیەکە کاتێک کە ئەیکا ئیلا خۆی ئەسەپێنێ واز نایە هەموو شتێ سەراو ژێرەکەت ئەیلا خۆی گەرەکە مەزن بۆ منێ ئێستا ستایلێکی جاران بوادانە کێکێک لە هونەر ڕستەنە زۆر 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 ڕسەنەکانی کورد وتنی بەند و بالۆرەیە وەکەوانەی مامۆسا حەسەن زیرەک و مامۆسا بەزەربێک و باڵەبانێکەوترا بەشەر حەزێکت گوێ لێ بگرێ ئۆرگی فڕەداوە ناوتەوە هەرچیەکەی تام کوردی نادا بەجارێ ماڵی وێرانم ئەمیشم چوو ئەویشم چوو نە ئەوە دەرچوو نە ئەویشەتە وێرانی وەڵام بەڕێی من مۆدێرنە نەکەینە پێوەری هاتنش بەڕێی من هەر لای بین بەڕەسەنیتی خۆی بڕات دەستکاری هیچی ئەگە گەرەکتە دەستکە مەسەن پارچێ ڕەسەن پارچێ ڕەسەنەتەوە من نامەوێ بیکەم بە مۆدرن بەڵام ئەپرسم ئەگەر بۆ بیکەم بە مۆدرن بۆ ئەی زیاتر سنوور ببڕێ ئەکرێ یان ناکرێ بە هیچ شێوازێک نێڵین ئەوە بکەین بەحی من ئەڵێم مەسەنیزە ئەی قەتارێکی بەرێ ناتوانێت قەتار بخوێنێ بۆ لە سەری جگە لەوەش داتای بۆ داخل نەکراوە ئەممانەزانی سەرڤەری داتابیسی ئایەکان کۆمەڵێک شتن کە هەمووی لەسەر بەرەنجامی ئەگەر گەراییە کۆندیشنەڵەکانە ئەفەکانە ئەگەر ئەمە بوو ئەوە پرنتی ئەوە لە ژێر بۆ خۆم لە ئەپلیکیشن نووسمەوە خۆم مەزانم ئۆزا چییە یەک داتای کوردیتیانە کەواتەر باسی نەکەین کاک محەممەد ئەمێ باسی میتۆدێک لەگەڵاکەم چۆن ستایلی میوزیکەکان بکوردێنین زیاتر ڕەسەنایەتی خۆمانی پێوە دیار بێ بەتایبەتی و شەوازانی کە بردویانە یان ئەوانی کە لە غەربەوە لە عەرەبەوە براون چۆن بیگەڕێنینەوە چ میتۆدێکە هەیە بۆ ئەوە تەبەن پێش هەموو شتێک من یەک لاپەڕەم وەکو شەهادە لە ناو مۆسیقایە نییە یعنی تەنانەت دبلۆمێکیشم لە مۆسیقایە نییە سەیمەکە ئەندامی 4-5 ئۆرکێسترای کوردستانم ئەوە قسەکە لە دەم تا بە شەکر بێت خوا یەک قەوسم بەرێ لێەیە بۆ نەچوویتە ژێرباری هیچ ناوەندێکی ئەکادیمیەوە لەبەرەوەی ئەکادیمیای ئێرە خەڵسەقەتەکە نقطە سەری دەر هۆکارەکان پێبێژم تااقەتی نەبووە هیلاک بێ بۆ ئەوی مۆدلێک بۆ کورد دروستکە کەوتۆتە شوێن مۆدلەکەی غەرب تەلەبەت تەخەڕوجەکە سەفەرێکی پێ لێ نادرێ بەڵام مەقتەعی شەشەمی باخی وەک خۆی پێ لێدرێ بی بە ئەڵمانیا دەسی دووە ئەڵمانیا لێ وەرناگرێت بۆ لە بەروی خۆشت بکوژی وەکە ئەو لێی نایی مریشکەکەیە نە ئەتوانێت یەلکەی خۆی بکانە یەلکەی خاص نەتەوەیەک بە بۆنەی ئەوانەوە خەریکە لە ناوەچێ باشە تۆ بۆ خۆت ناکی بە ناوەندە ئەکادیمیەکە ئەسە پێتەڵێم تەنانەت ئەو شوێنە ئەکادیمیانە بەبێ ئەوەی بە خۆیان بزانن
سەربازێکی باشی دنیای غەرب و ئینگلیزن لە جینۆسایدکردنی فەرهەنگی مۆسیقی کوردیە. کوردیە تەحەداکەم دکتۆرێک بێنە بتوانێت هۆرەیەک لێ بە داڵی ماستەرێک بێنە بەکارڕێزی مەحەدێ تەلەبێک بێنە بۆ چون ئەو سیستەمەی کە پشتیان پێبەستووە بە حەزری کۆپی پێست ئەوەی تۆشی تیان نییە. تۆ دەنگی کەوە ئەو دەنگی کەوی نییە، تۆ دەنگی بولبلە ئەو دەنگی بولبلی نییە، ئەو دەنگی هاژێ ئاوە ئەو دەنگی هاژێ ئاوی نییە. هاژی ئاو بوو پێوەرە کوردیە، ئەو سیاچەمانێ ئەو سیاچەمانی حساب نەکردووە. واز لە هەموو ئەو پێوەرە بێنە کە لە ناو غەرب ئێستا حالیە نیە تۆن نیوتۆن تۆن نیوتۆن تۆن نیوتۆن ئەمە مشکلە نییە. لە ئاستی گشتیشە هەمومان تێگەیشتوین غەرب لەبەر ئەوەی ڕوبعەتۆنی تیانە ناتوانین پێناسی مۆسیقای کوردی پێ بکەین. بەڵام کێشەکە هەر ئەوە نییە، لەوە ورترە، زۆر لەوە ورترە. بۆی ببیتە مۆسیقار و بۆی ببیتە زانستێکی بە کەسێکی زانستی زۆر باشی مۆسیقی پێویستەکە عالمێکی مۆسیقی بی. یەک کەس لە ناوەندە ئەکادمیەکان عالم نییە ڕێزمەیە بۆ کۆمەڵی برادری خۆشەویست کاک گۆران کامیل دکتۆرا، کاک بەشدار، کاک بەڵێن، مامۆستا عومەر، مامۆستا بابان، ئەمانە خۆشەویستی من، کاک یادگار دکتۆری مامۆستا یادگار کەمانە زانن سەر دەرەکەن، بەڵام ئەوانیش کۆمەڵک مۆدێل هەیە تایسە پێی نەگەیشتون. مەزەنیان بۆ ڕۆیشتووە بەڵام نەیانتوانێت بی پێکن بە بۆنەوەی نەقسیانەیە لە زانستی ترە. باشە چی بکەین بۆی کە مۆدلێک دروستکەین مۆسیقای کوردی پێ بپارکە؟ ئەوەی کە کردوتانە لە غەرب ڕێک لای بن، هەمووی لا بن. کێ لای بات؟ بە ئەکادیمیە. من ئەمێت تۆ هەستی بەوە. باش، من لەم ڤارکاستەوە چاڵێنجی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بەکردنەوەی ناوەندێکی ئەکادیمی بۆ من. یەک مۆدێلی زانستی تەواو مۆسیقیە خەمە بەردەسی تەواوی مۆسیقای کوردی پێ بنووسرێتەوە، هەموو نەتەوەکانی تریش مەمنون بن بۆ ئەوەی بتوان مۆدێلی مۆسیقای نەتەوەکەی خوانی پێ بنووسنەوە. بە شایەتی ڤارکاست ئەگەر ئەوەم نەکرد ئیدام بکەن کورە زەلامەیە خۆی بخاتە. بەڵام کێشەکە چییە؟ مۆدێلێکمان نییە لە بەردەسا. چۆن ئەو مۆدێلە دروستکەین؟ منم چاڵەنجە دیسان بۆ حکوومەتی هەرێمی کوردستانەکەم. من پێویستم بە ناوەندێکە خۆم بتوانم سەرپەرشتیکەم. من ژەومەوێ ئەوواڵم خۆ سەرپەرشتیەکەی کادرت پێویستە، کادر ئیمکانەتی مادیە بێ، مە شتێک نییە هەروە. هەر زۆر زۆر بە سەریعی شتێکتان بۆ باسەکەم. هەموو ئەو هاوکێشانەی کە لە ناو فیزیا و بیرکاری و زانستە جیاوازەکانی ماتماتیکا هەیە دە مۆسیقی نییە لەم شارەیە حاڵی بێ، لەم شارەیانە لە کوردستانە لێ حاڵی بێ، چون زانستە. بەڵام من بە حکمی ئەوەی کە 20 ساڵە مۆسیقا لێدەم واندازیاریشم، وێ من هەم لە فیزیا هەم لە بیرکاری هەم لە هونەر ئەو ئامادەگیانم تایە کە بزانم چۆن مامەڵی لەگەڵا بکەم. ئێمە بۆی نێوان 2 تۆن بدۆزینەوە پێویستەکە چی بکەین؟ پێویستەکە هاوکێشەی لۆگاریتمیمان هەبێ بۆ دەستکەوتنی ڕێژەکە. باسی ئەوم بۆ بکە. ئۆکەی ئێفی یەک حسابی 493 بۆ بکە 93.8 تا بەشی ئێفی دوم بە 493.8 ئێفی یەکم 440 ئێفی 440 لایە دابەشیم بۆ بکە ژمارەیەکت بۆ دەرەچێ 1.1224 لێکدانی لۆگاریتمی دەم بۆ بکە بۆی ئاسانی کەمەوە بۆت لێکدانی 3986 بۆ بکە ژمارەیەکت بۆ دەرەچێ. ئەمە ئاسانی کرد. لێکدانی 1200 بۆ بکە ڕێک پێتەڵێ نێوان ئەم دوو تۆنە 199.9 ئاگدارن نێوان 2 تۆن 200 سنتە. چۆن زانیمان 200 سنتە بەم هاوکێشەیە؟ بەم هاوکێشەیە. بەڵام تۆ ئاسانت کردووە و کورتت کردووە تۆ ئێستا تو کە بە ئاو بۆ منت باس کرد من سەراحەتەن لە نیوایی تر بەکەم کەوت. چی بکەین بۆ ئەوەی ئێمە ئەم 200 سنتە لەسەر کەمان بدۆزینەوە؟ ئەم 200 سنتەی کە لە کوردیا هەیە 199.9 ئەکاتە سانتیمی 3.4 ملیم لەسەر داشبۆردی کەمانەکە دەست بنێ بە سانتیمی 3.4 ملیمە ئەو دەنگت بۆ دەردێ نەچی وەکو غەرب بکەی بچی دەست بنێی بە 3.5 کەواتە هیچمان نەکرد بە هیچ ئەگەر وابێ هەوات کردووە وەک وابێ وەکو غەربت کردووە بۆ ئەوەی کە سەفەرێک لێبەی پێویست ناکاپچی بەیات لێبەی بڕۆ لەسەر پشتبەستن بە لۆگاریتمی ئێفی دوو لەسەر ئێفی یەک لۆگاریتمی دا لێکدانی ئەو ژمارەی 3986 بڕۆ دقیق سنتەکە دۆزیتەوە کە سنتەکەمان دۆزیوە چیەکەین دقیق لەسەر ئامێرە ژێدارەکە ئەزانین ئەکەوێتە کێوە بێسە کێشەمان هەیە سازێکت کڕیوە ئەو پەردەی تیانە چۆن تایەتی تورک خۆی دروستی کردووە پەردەکانی لا بە با دیسانەوە پەردەت بۆ دانێمەوە بۆ ئەوەی هۆرە لێبەی واز لەو سازە بێنە
وەرە با پێت بێژم ساز چۆن دروستەکرێ تەلێک دانەی بە پێ ئەو کێشەکەی فیساگۆرس لەسەر پاچە تەختەیەک ئەم پاچە تەختەیە دیاردەی دۆبلەرە ئەم دیاردەیە کە لەسەری ڕۆدا زرنگانەوەی تەنیەکە لەسەر پاچە تەختەیەک بە مەش زرنگانەوەی دەنگ ڕۆدا ئەم تەلە ئەگەر باریک بوو لە 0.5 میلیمە تیژەکەی هاوکارە بۆ ئەوەی کە دەنگێک لە نێوان هەشت تۆنا دیاری بکە چۆن مامەڵە لەگەڵەمەیاکەی کاکە مەعلمە من تۆ دکتۆرایەک تێناوە تۆ نازانی دوو ڕقەمی بریکاری بنووسی لەو شوێنت گرتووە بوتیتە ڕێیس قسم لە بیزانکۆ چی لێ بکەم کەواتە بێ قسەکەی خۆمان بکەین وەرە خوارە بێ زەحمەت وەرە خوارەوە دانیشە گوێ بگرە با فێربی ئەمە لە کێشەیان منتەوەکە خەریکە لە ناوەچێ من لێت قبول ناکەم ئەم نەتەوە خەریکە لە ناوە بی هەز ناکەی ئەو مشکلێشمان هەیە پێمان ئەی بە فێربین 100% کابراڵێ من لە بریتانیا هێناومە تۆ هاتووی قسە ئەەکەی بابە عیب نییە فێر بە من لە کۆتایە احترامی ئەو وەزع شەگرم احترامی تەمەنەکەش یەگرم بەس یەک شتەیە احترامی یەک کەس ناگرم لەسەرەوەی نەتەوەکەم لە ناو بچێ بەخوا فەرێ برام کە ئەم چاوە ڕاستەمەتە ئەمە ڕاست ئەم چاوە ڕاستەمە فەرێ برام هەڵدا لە تەوەگەم لە ناودا لێ قبوڵ ناکەم کە یەکێکە لە کووردە زۆر ڕاستەنەکان فەرمان کە ماشنێکی زۆر باش کەوتم فەرمان برامی تری هیچی تیانەمە ئەمە بۆ هەموو کەسێ کاتێکە وەکو کادرێکی غەرب وەکو کادرێکی ئینگلیز هاتووە خەریکی فێرکردنی دەست و پەنجەی خەڵکە بۆ جەنینی مۆسیقا غەربیەکان من ئالێراوە لێوەستمەوەڵێم یەک دقە تۆ نازانی زانست چییە نازانی مۆسیقا چییە کادرێکی قورمیشکراوی دنیای غەربی هاتووی لێرەیە خەڵک فێری جینۆسای دەکەی خەریکە دەست و پەنجەی تاکی نەتەوەکەم خەریکە جینۆسای دەکەی بەوەی نەزانێ قەتارێ بژەنێ سیاچەمانەیە بژەنێ هۆرەیە بژەنێ پێت دانیشە گوێ بگرە با فێری علمی برام منیش نازناوی زانستیان دەسیمەیە تۆ 54 تێناوە بۆی چوتە قسمی هونەر پەزاگەدار بە من کۆڵی ژمارە مێناوە بۆیە چوومەتە قسمیان دەسە و ئەو ڕۆژش کە من ویستم بچمە مۆسیقا نانێ لا بچمە مۆسیقا وتیان بێ هەندەسەکەت خوێنە لەوێش لە پاڵای مۆسیقاکە لە پاڵا فێری مۆسیقا و من لێرەوە گەرەکمە بێژم ئەو تیۆریەی کە من هەمە تیۆریەکە بۆ دروستکردنی مۆدێلێکی تەواو زانستی بیرکاریانە لە دیاریکردنی دەقیقی دەنگە کوردیەکانە لە دوای ئەوە پەردەبەندکردنی مقامەکانمان بە پێ ئەو تیۆرە لە دوای ئەوە دانانی ئارپێچ و دانانی هارمۆنی بە پێ ئەو هاوکێشەیەکەی خەمە بەردەست پەردەبەندکردنی ئامێرەکانمان وەکو ئامێری کوردی ڕەسەن بیدە دەست تورکێکەوە خۆی بکوژێ ناتوانێت هۆرە لێنەدا چکە وا تەنزیم کردو هەر هۆرە لێبە جوانە کەواتە یعنی ئەم مۆدێلیزمی من کە ئێستا ئەتوانی وەکو مۆدێلێکی عالەمی کاری پێ بکەیت بۆ قورآنەوەوان بیان ئێستا مە تورکێک بیزانایە ئەیکرد بە هەرایویت هەموو نەتەوەکان وەرن بێن پشت بەم تیۆرەی من بەوسن بۆی مۆسیقاکەتە بەس لەبەر ئەوەی کە منێکی کوردی گەرمیانیم و ئەویش ئەترسیە لەوەی کە پێگەی زانستەکەی بکرێتە خەتەریاتەوە بەس من ڕاستیان من لە دەرەوەی زانستی ئەکادیمیای ئەوان کارەکەم و من کاتێکە ئەڵێم هەموو زانکۆکان بە قسمی هەندەسەکەی خۆشمەوە بۆ بۆ زانکۆیانش کە قسمی هەندەسەم تیا دەرسم داوە بەوانش نەزانی بیر لە چیەکەم و حاڵی حاضر ئەم گفتوگۆی یەسەی من و تۆ تەرجمە نەکرێ بۆی زمانێکی خەمیۆم لێ هاتووە وەڵی فەخرە ئەمەی کە تۆ باس شورایەکە بۆ هونەری ڕەسەنی کوردی نەک دیوار هەر شورایەکە کە نەهێڵە هیچ کەسێککە دەسی بۆ بەرێ کەسی بێگانە دەسی بۆ بەرێت بەڕاستی ماوی فەخرە و منیش لێرەوە لە پاڵ تۆیە داوا لە لایانی بەرپرسەکەم کە وەڵامی چاڵەنجەکە و باتەوە بەڕاستی نابێ ئیهمال کرێت وڵی مێژووم چاڵنجە هەرێڵێتەوە دەریشەکەیە کە بزای کێ دڵسۆزە بۆی کە فەرەنگی نەتەوەکەی لە ناونەچ ئایا هەر بەڕاستی سەرانی دەسەڵاتکەرێکیانە فەرەنگی نەتەوە لە ناونەچێ فەرموو ئەو کوردێک هاتووە گەنجێکە سەر دەرچووە و هۆتا هایبینن و برا واش نەبوو براکەم گەڕکمە میتۆدەکەەوە هیچ تەواو بەڵام یەک پرسیاری تر ئەمە نازام نای بنێم هونەریان بەهرە نازام هەر شتێک ئەگەر شعرێکی کلاسیکت پێ بدرێت یان ئەو شعرە ڕەسەنانی کوردی ئەو توانایەت هەیە کە لە شوێنی خۆیان یەکسەر بیکەیتەوە بە مەقامێک و بە شێوازێک بە کرێ بە مقام و بە بەستەش هەموو ئەوانە لە ناو گەرمیانە مەدرسەی خۆی هەیە و کاریشی لەسەر کراوە منیش لە ئوستادانمەوە فێر بوو بەڵێ هەمووی هەر لە شوێنی ئێستا ئەوە وەکو نمونە ئێڵە وەکو نمونەیەک با کۆمەڵی نمونەت پێ بڵێم بۆ نمونێ لە کێشی دەبڕگەی یا بۆی ئەمە بۆ ئەو کەسانش کە یانەیە فێر بن ئاواز چیە بۆی فێر بن مقام چییە یەکسەر ئەمە کێشی دەبڕگەیمانەیە کێشی دەبڕگەی پێوتری کێشی خۆماڵی کوردی بۆ نمونە ئێمە ێژین چی ئێمە ێژین
ئیمشەو دیارن ئەمە 5 بانگم بێ شەرمەن زایاڵی سنتور کە لەم وا گەرمن ئەمە پێوترێ دەی باشە ئەم دەبڕگەیە هەر کام لەمانە هەر کام لەم بڕگەیانە تەقسیمەکرێ بەسەر چێ داباشەکرێت بەسەر ئەو وردە ئیقاعیانەی ئەو کەرەستە ئیقاعیانەی کەرستانەی کە بۆتە هۆکاری دروستبوونی ئیقاعێک بۆ نێماگەر شعرێکی 11 بڕگەی سیرکەین شعرێکی 11 بڕگەی شعرێکی 11 بڕگەی چیمانێ لە شعرەکان ساقیەوە بادەوە ساقیەوە بادەوە وا بادە وا 11 ڕوولا لای من کە بەجامێ بادە وا 11 وایە لەبەر ئەوەی 11ە 5 بە 6 با ئێمە سەیری ئیقاعەکان کەین چیمانێ جۆرجینا 5 بە 8 ئەی ئەڵەی کاک محەممەد ڕاستە سەروی 5 بەس خواری و 6 ئەو 8 دوان لە بڕگەکان درێژەکەینەوە بۆی هاوتەری بن بیکەین بە ئاوازێ بۆم ئەو ناو سعدنان کەریم ساقیەوە بادەوە وا بادەوە بۆ ئەو دوانەمان درێژ کردەوە بۆی ئەم 6 بێ بەهشت ڕوو بەلای من کە بەجامێ بادەوە مشتری وەک من لە مەیخانێکە من زۆر بەیان شاد و بەکەیف و بێغەمن نابێ قات ناڵەی جودایی بێ ئەسار جاچنەی بیکات چ پیاوی دار بەدار بۆیە ناڵم تێکەڵی نەی کردووە شیوانێکم پێیە نەی کردووە ئەمە خسمانە بەرگی 11 بۆ لەبەرەوەی ئێمە سەروی 5 خواری 8 ئەو سەروی 5 خواری 6 ژێرەکەی 8 ئەم دوو ئاهاتەی درێژمان کردەوە بۆ ئەوە بوو بیکەین باشە چیترمانەیە لە 11 جێ بکەینەوە 2 لەبەر ئەوەی 2 4 خواری 8 خواری 4 کەواتە ئێمە یەکێک لە بڕگەکان سەریعەکەینەوە بڕگەی دۆمیشی سەریعەکەینەوە شەشەکەی خوارە توانین بکەین بە 4 مثلا ساقیەوە بادەوە وا بادەوە ڕوبەلای من کە بەجامێ بادەوە مشتری وەک من لە مەیخانێکە من ئاگداربی مشتری وەک من ئەی دەمە دەمێکەوە بۆ یاری بە کورت و درێژی پیتەکانەکەی بتوانم لەگەڵ ئەم 4 ڕێکی خەم تێگەیشتم ئۆکەی ئێمە چیترمانەیە گەڕیانمانەیە بۆ نمونە 11 بڕگەیەکە لەگەڵ جووتی خوارە ڕێکی خەین ئێستا تا بمێنێ نوری چاو و هێزی پێم دێم و دێم و دێم و دێم و دێم و دێم 11 کاتە بۆی ئێمە فێر بین مەدرسەی چنینەوە چییە تۆ بێ وەرە لە گەرمیان فێرەبی بەخوا ئەمە گەرمیانی چێتینی ڕجاکە نە زۆر ئاساییە بێت دانبەشتەکان نابنین ئەمە گەرمیانی چێتینی ینی من مناڵی کوردم بەس من لە ئوستادانمەوە فێر بووم ئەگەر گەرتانە فێری ئێمە بمچن سەریالی مەدان کرد ئەگەر کچان فێر بن ئاوازی چۆن دانرێ شعر چۆن دانرێ مەسەن بۆ نمونە مەسن ئێمە کەڵێن دم تەک تەک دم تەک دم تەک تەک دم تەک 5 بەخوا چاک ڕێگۆ بەریەکە عەزیزم ڕۆحی شیرینم دوو چاوم ئێمە چۆن مامەڵەمان کرد لەم کاتێ هاتین ئەو بڕگانەمان خستە سەر ئەو ئیقاعانەی کە تێتە بەردەستمانەوە یعنی بۆ ئەوەی کە ببیتە ئاوازدانت پێویستەکە لەم بنەچانت تێ بکەیت ئەوە شاری هین نەبوو نالی ئەزیزم ڕۆحی شیرینم دوو چاوم داوای زامی دڵ و جەرجی بڕا ئەگەر ئەتۆ شامن ئەنکەدا دادم بپرسە لە زۆڵمی چاوی بیمارت خۆمارت سوتاوم ئەگەر نەمدەیتە دەستخۆت قاتیلی خۆم لە ڕۆژی ئاخیرەتدا بێ پێناوم دەسالا دەسەری زوڵفت لەسەر ڕوت کە ڕوتی ڕوتم و مایل بەتاوم لە ڕۆحی خۆت ئەویان نازانم وەری خۆت ئومێدت قەت عەنالی کە غەرقی خەم و خوێن و زوخاوم ئاتۆزێک تێتە فکرم من لە تۆ زیاتر پەلەمە و ناوەندە ئەکادیمی و لەوانەیە من یەکەم فێرخواز بم قوربانە بم ئەو نەیە ئەو نەیە وانە تیۆرەکەی لەسەر جێگیرکەین ویستم ئەوەت پێ بڵێم بۆیە لە کاتی چەند تیۆرەکەیە کاتێک ئاڵین بەیاتێک یعنی چی یعنی بێ بڵێن
کاتێکاڵێن مەسەلەن لا سی بیمۆڵ دۆڕێ ئۆکەی ئەمە بەیاتی ئامە کە هەموو گیان لەسەری ڕێکەوتە بەڵام ئەی سیاچەمانە کاتێکە لێ بدرێ بەیاتی بۆ دانرێ نا ئەیچی بۆ دانرێ وەڵا نازانین ئەزانین ئێمە خەریکین شتێکی زۆر خراپەکەین هاوڕێ ڕامیار ئەزانین چییە؟ خەریکین بە زۆر سیاچەمانە ئەهێنین بە زۆر بە پێوەرێکی عەرەبی مامەڵەی لەگەڵاکەین دیسانەوە بەزمی بە مۆدێرنکردنەکەیە سیاچەمانە ئاوا ئەمەی لەسەرایە ئەمەی لەبەرایە ئەیدەی لە پێوەرێکی عەرەبی پێوەری عەرەبی چییە؟ ئەوە لابە ئەمە لابە هێوا چۆنە بێ ئەی چۆن جێبەجێکرێ پێ دەڵم چۆن جێبەر بەس گوێ سێم دەگانە خوا گوناح نییە ئەوە بۆنی ناومەڕەکەی لێدێ بڕۆی بیدەیتە لوی عەرەبە ئەی وان نییە وڵای وەسفۆ زۆر جوان بوو ئەی کاکە گیان وەرە من ئەو دەنگانت پێڵە مەکەوێتە کوێوە ئەی پێتەڵێم یانی من پێتەڵێم ئەوە دەنگەکان کورە خۆزگە من یەکێ پێمی بوو تای بوو تایەوە دەنگەکانە خۆزگە 33 ساڵی تەمەنم نەڕۆشت باە ئەی وەڵا کاکە و مناڵانە کە هاتون تازە گەنج ناتون و گەنجانە 5 ساڵ و 6 ساڵاتونەتە مەحەدەکە با لە ئێستا بزانێ دەنگەکان کامەیە بۆ فێری مۆسیقای عەرەبیەکەی من نەموتوە بە عەرەب نەناسێ بەس مۆسیقای نەتەوەکەی خۆت وەکو بەرچاوکراوەیی بابی ناسێت وەکو ئیسفادە لێگرتن و ئیلهام وەرگرتن نا لەگەڵەوەیان نیم یەک دنیا مۆسیقامانەیە مۆسیقای مەشکەژەنینمانەیە با بڵێن ئێمە مۆسیقامان بۆ هەموو شتێکەکەی مانگە دۆشینمانەیە بەمانەمانەیە چی دانراوە بەیات دانراوە بەیات نییە مەشکا مەشکەی کامێشێ ئەما کرد بەیاتیش بێ و بەیاتە نییە کە ئەو بە زۆر لە ڕیتمی عەرەبای خوێنێ بۆیە فەرقی ئەم دەنگانە دەنگێکی ترە کاتان لێەکەم مۆسیقای کوردی خۆی زۆر دەوڵەمەنە نەیگەرەکە بڕۆی بە پێوەری شوێنی تربی پێوی کاکە گیان بۆ ئەوەی کە بزانی حەسەن زیرەک دەنگی خۆشە بەراوردی مەکە بە شەجەریان شەجەریان بۆ خۆیان براکەم گۆرانی خۆمان بۆ خۆمان گۆرانی خۆیان بۆ ئەوە شاڵای تو باوایە ژێش واز بێنم برا ئەی هاوە خۆیان پەنامان بێ وەڵا بەش دەبێت دوعایا بکە بێژی خۆیان گیان لەدا مەلاماس قسەیەکی زۆر خۆشەڵێ ئەم هەموو مەلایەش هەیە ئیسلامیش تا لە ناو نەچووە جوانە جامە بەزی ئێمە ئەم هەموو ئەکادیمیستە هەیە ئێشتا مۆسیقای کوردی وەکو خۆی مایە سوبحان الحەمدولillah زۆر موهیمە وەڵڵی تا ئێستا وەڵای شکرانی خۆیان زۆر موهیمە ماوە ئێشتا من با سەریح بم لەگەڵ تا پێشەوەی جەنابەت بناسم پێشەوەی بێمە خزمەت جەنابەت سووکە ترسێکم هەبوو ئێستا دوای ئەم قسانی تۆ زیاترە ترسم ئەمە من شەو ڕۆژ دەوترسیام آخر جا ئەوە قسەیەکی تر بە دوای خۆیان هێنێ ئەشێ بینەر یان گوێگر تا ئێسا ترسێک شەویش سادەی هەبوو بێت بەڵام تۆ بە حکمەوەی لە بوارەکەیت زیاتر ڕۆچوویتە ناو بابەتەکانەوە ئەو ترسەی تۆ ئەترسم ئێمە درنگ پێی بگەین سەرەتایترین حاڵەتی پاراستنەکانمان نەنووسراوەتم کاگرامێر فەرەنگێک بێنە بۆ مۆسیقا نییە بنووسە شمشاڵەژێ ئامێرێکە بۆ ژەنین ئەی باڵەبان ئامێرێکە بۆ ژەنین حیلەوە جاخۆت تەپڵیش ئامێرێکە بۆ ژەنین دەبرازەر بیش ئامێرێک ئەی کەماش نەخێر نەی ئامێرێکی 62 سانتیمی ئەگەرفا بوو 6 کونی هەیە قامیشە بە سۆندە دروست ناکرێت ئەمە نییە ئەی باڵەبان چیە ئامێرێکی دارە 7 کونی هەیە ئۆکتاڤێکی پێ لێ نادرێت دەمەکە نیمانە فەرەنگمان ئێمە هەیە کوا نەنووسراوەتەوە سە مۆسیقامان هەیە تۆ لە تۆ نانۆ ئەی نەی ئەی کێڵی هەمووی مۆسیقامانەیە مۆسیقامانەیە بۆ تۆدان تۆ دەی مۆسیقامان هەیە بۆ جووتەکە
بۆ هەموو شتێ مۆسیقامانەیە دوای جووتەکە تۆ بنێ مۆسیقامانەیە باران ناوارەیە هەلاران و مەلاران نەکرێ دوای مۆسیقای دروێنەمانەیە گوڵەوە گوڵمی مۆسیقامانەیە دوایی بۆ چییە ئەمە سەربەستەی کارە بۆ ئەوە تا کە کارەکان ئاسان بکرێ بە جەماعی نەکەی بڵێ بارەوەزی کارەکەی تۆ مۆسیقات بوو هەموو شتێکەیە دەیکوا بەنووسین دەلاپەڕم پێ بێژە ئەمە ئەرکی کێ ئەمە بنووسێ من زۆر بەدوایەوە ئەگەڕێم ئیشی مۆسیقارە ئەی بۆ نایکە ئیشی فەرەنگ ناسا ئەی بۆ نایکە مەسی کێ بەرپرسە لەمەی ئەمنەتەوە خەریکە ئاوا بە بەرچاوی ئەمەوە یاڵە ئەم جیلە مرد ئەم جیلە تەوا بوو یاڵەوە دەی بەیانی تۆزای محەممەد گەلمانی نەمابوو باشە تۆ کەیتر تێری تۆ فیزیازانێکی مۆسیقازانێکی بیرکاری زانی ئەندازیاری ڕەسامی مقام خوێنی مۆسیقژن دەی لەکوێ تێری دەی بفەرمودی ئەی بۆ بەرچاوتەوەی بینی خەفەتەخوا و هیچیشی بۆ ناگەی بۆی کە بتوانانی تۆ زیاتر مەمان ترسێنە ڕەحمەتی لێبێ واز بێنە کاکە تایرە بەشی خۆم ئەوە هەرباسی ئەو بوارانت کرد ئەگەر اختیارە بخەمە بەردەست لە بینی ئەندازیاری و مەقامبێژیە کامیانە دەبژێری یەکێکیان ئیلاقەم نییە بەسەرەوە ئەمە ڕاستی شتێکی ناوی لە من ناوە کاڕاستی جەمال کووردە لێرە سلااو ڕێزی خۆشی ناوێکی لە ناوم جەنێکی زۆر زە دەرەجەیەکی کووردە ناوی لە ناوم ئەندازیاری مقامات من ئەمەیەکیشانم وەڵبژێری و بۆچی یەکی ئەویان هەڵەبژێری کە ئێستا قەرار بۆ ئێستا ئەشێ من ئەم جوابەی تۆ پوشێک بێ دەفعێک بێ بۆ کەسێک کە لە بینی ئەو دوانەیە بێوێ خۆی یەکداکاتەوە بۆیەوە ئیسرارەکەم لەسەری من وازانم ئەندازیار هەیە ئیشەکانی من کە گەرچی کۆمنێستە ژیانم لەسەر ئەندازیاریە بەس وای نابینم یەکێک بێت لە جیاتی من ئەو هەموو ئیشە بکاکەنە ناو مقامات و ئەدەبیاتی نووسینەکی مقامە ئیشکە کاکە من پەیپەرم کەوتووە لە وەک جوابێکی جوان بوو ئەگەر من واز لە ئەندازیاری بێنم کەسێککە هەیە ئەندازیاری بکە جوانکێشێ چکە نەستەلۆژیای ئەندازیاری قرس نییە تابوقەیە بەڕێیە کۆمەڵێک شتێ هەمووی هەیە بەس نەستەلۆژیای مقامات کەوتۆتە ناو متحەفەکانەوە دەستکەوتنیان قورسە کاکە من دەنگمەیە یەکەم تۆماری دەنگی شەرقەلەوسەتە یەکەم دەنگی شەرقەلەوسەت کووردە تۆمار کراوە عالەم کۆمسوەر کێشەیە کاکە تۆ بی لێ بکەیتەوە ڕەسەنترین نەتەوەی تۆ هێشتا تاراندا نەراوە تۆ تۆمارت هەیە یەکەم تۆماری عێراق عەلی مەردانە لە کتێبەکە خۆیەژێ لە 21 تۆ کەواتە تۆ زۆر شتی چۆنەوە نادۆزی تۆ بۆ ئیتر نازان پرسیارەکە لەوەیە بۆ خۆ بەکەمەزانی بۆ دوای ترێندێکی یەک ڕەهەندی کەوتووی بۆ دوای تەکنەلۆژیایە کەوتووی کە یەک هەفتە تەمەنی بڕاکات ئەو پەڕی ئەگەریش بڕکە حاڵەتمانەیە گۆرانیە بەیانی ئەمرێ ئەو ڕۆژێک کە کردوت بەیانی مەرگێتی ڕۆژ دوای مەرگەکەیەتی ڕێک وایە کەوتوتە شوێن شتێکی تر و لەوانەیە دنیای کاپیتالزم هەروە بێ ئەرزشکردنی ڕەسەنیەت بێت دنیای کاپیتالزمان خۆی ئیشەکەی ئەوەیە وە کوردیش ئەگەر بە خەبەرانەیە تیاچێت هەر بەڕاستی مەرگی فەرهەنگی زۆر نزیکە مەرگی فەرهەنگی زۆر نزیکە شکە هیچ نەکراوەدا کە من جەزای سازن کە من دیارین کە من ڕەحیمن کە من فلان و فلان کە من نین تا جەزایەکە دۆزی تۆ کەواتە فریای خۆمان نەکەوین بارمان زۆر خراپە زانیی شۆڕشەکە هەمووی 10 ساڵی پێویستە لێککەوتەی 10 ساڵی ترێ بینین کە چۆنە مەسەلەن تۆ ئەگەر ئەمە بکەی ئەکادیمیەکانە بینی پڕی عەلی مەردان و سەلاح داودە و حەمە ساڵح دیلان و حەی فلان و فلان و فلان حەی خولەسنەی و جەماعەت کشتیان بەڵام ئەگەر وانەکەی ساڵێکی تر هەموو زانکۆ ئەیلای خوێنێ هەموو زانکۆ زۆر خەتەرە قیەم نامێنێ هیچ شتێک عیب نییە بۆ ئەوەی کە خەڵک سەیرت کە هەموو شتێ بکە والله دوای ئەم گفتوگۆیەمان تەواان من زۆر ئیسفادەم لێ کرد با سەریحم لەگەڵ تا زۆر شت هەبوو من لێ بێ ئاگا بووم با نەڵم وەڵا ئەمزانی واوە زۆر شت هەبوو لێ بێ ئاگا بووم والله ئێستا بەقەدەر تۆ نەترسم لە تۆ زیاتر ئەترسم من زۆر ئیسفادەم لێ کرد لەم دانیشتنە هیوادارم بەدەم داواکەتەوە بێن کە من لە تۆ زیاتر پەلەمە ئەگەر ئێستا بڵێن مەقامێک هەڵبژێرە بۆ هەتا ئاخری عمرە بمێنێتەوە کام مەقامەیە کام شعرەیە تەوان گوڵگوڵیەکێکە لەو مقامانەی کە قەت نامێ بفۆتێ بەداخەوە خوێنەری نییە
زۆر بەداخەوە چکە ناو متحفەکان ناکەوتوە تۆزی لەسەر نشتۆ زۆر بەداخەوە هەر کاتی مۆسیقای نەتەوەکەی خۆت ناکەیتە پێوەری پاراستنی خۆت دەسەبەی بۆ مۆسیقای میلەتێکی تر ڕاستەوخۆ مۆسیقای نەتەوەکەی خۆت چی لەسەر نووسێ تۆز ئەو تۆزە جار وایە قەتماغاگرێ وەفولا ناچێ تەواو دوور کەوتە تۆلێت ئەوە دوور کەوتە تۆ غەریبە وای لاتێ 15 پشتی ئامۆزای بەرەبابی یەکتری ناناسن هەروەکو ئێمەی کە هەموو نەتوانێت شۆڕ بووی نەتەوەی بینی دۆڵی دوڕووبارن لە ڕاستی ئامانە ئامۆزای حەق باوکل بران بەڵام ئەوان ئێمە بە ئامۆزا نازانن ئەمەرگوڵە و گوڵگوڵەیەکێکە لەو دوو مقامی کە حەزەکەم تامردن بیان خوێنم و مقامی موجیلا کە من خۆم لە ناو دەستنووسەکانە دۆزیمەوە یەکێک بوو لەو مقامانێک کە خەڵکی کفری بوو پیاوەکە مەجیدی ناوە داودەیە داودەیەکانێکێکن لە پێگە سەرێکەکانی مۆسیقای کوردی و گەرمیان بە تایبەت گەرمیان منە ماڵی داودەیەکان من خۆم داودەیم گۆرانی داودەیم کاک ئەوان زۆر پایەکی گەوریان هەیە مجیدی شەریکێکە لەو کەسانە مجیلەیەکێکە لەوانەی کە بەداخەوە کەوت عەرەبەکان نامەدمی دەستنووسەکانی خۆیان وایەژن خۆی دەستنووسەکەی خۆی هەیە ئەوەنت ئەمە لە داهاتووە وەرەقەکەتان بۆ خەمە ئەیرا بۆی ببینن دەستنووسەکە خۆم مۆنتاژیدان بۆکەم هۆتان بۆ دانم جا گوڵگوڵی یەکێکە لەو مقامانە قەت نەمگەرەگە دەسی لێ هەڵگرم ئەو مجیلەیەکێکە لەو مقاماتانەی قەت نەمگەرەگە دەسی وڵای من هەموو مقامەکان لە گیان ماشەینمە چونکە ناتوانم یەکێکیان بکەم بە کوڕی خۆم هەمویان مناڵی ڕوحی منن بۆ خاوکەر بە تایبەت من هەر تازە ناو خەڵکان ناو بازاڕا بامەگرن کا خاوکەر چۆنی جوانەوە پێناسەیە بۆنە لە ڤارکاستەوە چی بە گوێگرانی ترێن دەڵێیت بگەڕێنەوە بۆ ڕەسەنترینەوە توخمانەی کە نەتەوەکەمانە پارێزێ هەرچیەک لە چوارچێوەی گوێگرتن و دروستکردنی مۆسیقا پەرەپێدان بەدەمەوە چوونی مۆدێرنێتەی دەرەوەی کورد بەبێ ئەوەی ئاگداربی بەشێکی لەو جینۆسایدکەرانەی کە لەبەرەی جینۆسایدی کوردیدان بگەڕێنەوە بۆ ڕەسەنترین توخمەکانی کورد بۆی بتوانین نەتەوەکەمان پارێزین منە ڕەسەنمان زۆرە بەڵام بیان دۆزنەوە بیان ئەوانە بکەن بەڕێ نوێنی ژیانتان بۆ هونەر بۆ فەلسەفە بۆ دنیابینین بۆ پەنجەرەی دنیابینینی جوانی کە هونەرەکانیان پڕن لە جوانی سروش ڕسمی زۆر جوانی تایە چناوانە بکەن بەڕێنێنی بە بۆی دایمە چاوتان پڕبێت لە جوانی بۆی گوێتان دایمە پڕبێت لە ڕسەنە بۆی دایمە گوێتان لە ڕەسەنیات نەبڕێت بەحیاتی باسی جوانی و کرد چاوتان پڕبێ لە جوانی منێ سە حاڵی حازە چاوم لەسەرەوەی سەک کەسی تری وەکو تۆ لەکوێ بێنم وەڵڵاهی جا دایک مەڵێت تۆ خۆش لەگەڵی خۆتا کێشەتەیە من خۆشم سە کەسی تری وەکو تۆمانەوەی بەس دوور لێک بژی من نزیکترین ئێستا لە ئێستایا تۆزێک سەیرە مثلا حاڵەتی بەکارهاوردنی من لە جیهانی تەکنۆلۆژیای زۆر سەیرە من بۆتم دروست کردو وەکو خۆم بیرەکاتەوە ڕێک زۆر کێشەیە کاتێک کە تۆ لەگەڵ کەسێکام گفتوگۆکەی ئاسی تێگەیشتنی خۆت نەبێ ئەیم بۆ خۆم دروست کردووە ڕێک لە ئاستی بیرکردنەوەی خۆمان قساگە چی بکەین چی نەکەین چۆن گفتوگۆگەین باسی بیرکاریەکەین یەکسەر تێگە وازی پرۆگرام و سایبەر سکیوریتی وێب ئەپلیکیشن ڕێک تێمەگە ئاوێنە دروست کردوە تۆ ئەبێ حەلی بەس ئەوەیە چی بکەم لەکوێ دەستم کوێ کابرای قسەی لەگەڵا بکەم وڵێم خاوکە ڕقەمیاتیە چی بکەم لەکوێ دەستم کوێ جای ژەڵە چی تێناگەم بابە ئەو تاقەیە کە ئێمە تێگەیاندنی ژێت کاتم لێ ئەبیت و کاتە مەسەرەن زۆر بە ئاسانی ئەڵێ مەسەن پێڵێ مەزانی من بە یاەکەی خۆمەڵێ مەزانم ئەزانی ڕقەمیاتی ئەزانم مێژێ تۆنی دووەمی یەک لەسەر سێ ڕقەمەکە مااتێ لە کاتە باشترە بۆ من کاک مەسافێکی باشتر ڕەفەکانی زانیاریم ڕێگە خاتەوە یعنی ئەو نە تاخیر مەکە هەنە سوادی لێ ناگەم مەگەر بێت و لەگەڵ کەسێکی ترا مەناقەشەکەم یا بیدۆزمەوە هەر لەسەر ئەم پیشەی ئەندازیاری و مەقام بێژەی تۆ نووسینێکم بەرچاوکە و ئەڵێ ئەگەرەتەوە وەک ئەندازیارێک بنیادنەری داهاتووی خوبی ئەبێ وەک مەقام بێژێک گوێ لە ڕابردووی خوب بگری ڕێک وایە جەم ماف کرد بیکەرە سەر بایەکە و بینوسەرەوە بڵێەوە پێناسی من ڕاستی زۆر پێم مازی بووم زۆر پێم جوان بوویانی وەسفە جوانێت و ئەو دوانە بەبەستیتەوە بەیەکەوە کاک محەممەد زۆر خۆشحاڵ بووین ئێمە من زۆر گفتوگویەکی زۆر جوان زۆر بە ئیسفادە زۆر تەمەنا ئەەکەم بینەرانیش
وەک منی سفادەیەکیان کرد بێت. منیشی ئەگەر لە مەرحەلەیە کات چەقی بین بەم گفتوگۆیە ئەبدێتیشی باشمان بۆ بێت. لێرەوە کۆتا قسەت. من زۆر سپاسی وارەکەم و زۆر سپاسی وارکاس و جناب دەکەم کە من هەلێوەم هەبوو کە بێم قسە بکەم و شتێکی تر لە معریفەی هونەری نەتەوەکەم هەڵچنمەوە و من بەشێک بەو بتوانم بمە 0.00 بڕێ پوێنت یەک لەو کۆشکە هونەریەی کە کورد هەیەی و ئەبێتە پارێزەری داهاتووی نەتەوەکەمان لە جلوبەرگ لە شێوازە دانیشتێن لە ڕێز لە عیرفان لە بیرکردنەوە لە معریفە لە جوانی لە سروش لە وتن لە خوێندن لە فەرسەفەی مقامەکان کە چیان تایە و چیرۆکانی کە لە ناو مقامەکانە هەن و ویدیۆمانی کە لە ناو مقامەکانە هەن توانیم دیسان لە شوێنێکی ترۆ هەلی ئەوم هەبێ من سوپاسی وارەکەم کەەوە هەلەی بە من ڕەخسان زۆر دەستخۆشی لێوەکەم هیوادارم ئەم سەکوێ ببێتە سەکوی بانگێشتی کەسایەتیە زۆر زۆر گرنگە ماندووەکانی ڕەهەندە جیاوازەکانی معریفە هونەریش وەکو بەشێک لە معریفە دەبان بەشێک لە معریفەی قۆزیش ها بۆ ناتەکەون هونەر قۆزی نەتەوەیە کاتێک کە تۆ سەیری نەتەوەیەکەکەی ئەگەر هونەرەکەی مهم بێ نەتەوەکە جوانە هەر جوانە بێ لە بەرچاو بەس من و تۆ وەکو پیا و ناڵێن جوانێژین قۆز ئەڵێن هونەر وەکو ڕەهەندی معریفی قۆزی نەتەوەیەک کە بتوانین ئەوە بکەین. من زۆر سپاسی ئێوە کەم و ئێوە سپاسی چاوتان ماچەکە سپاس بۆ دەرفەتەی کە بۆ ئێمە ڕەخساند بژی دووبارە زۆر زۆر بەخێر بیتەوە گەورە و کردین بە قوربانە چاماچەکە بینەران تاوەکو ئەڵلقەیەکی تری ڤارکاس بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.